سڵاتان لەبێت و پاشیفتان باش لە هەر شوێنێکن ئەم شەویش بە کۆمەڵێک بابەتی نوێ لەگەڵتانەبین بۆ هیوایی ببێتە جێگای سوودی هەمولایەکتان لە چەند بابەتێکی ئاینی و هەروەها بابەتی تەندروستی و بابەتی هوەریمان دەبێت بەڵام بەر لەوەی بچینە لای تەوەر و بابەتەکانمان بچینە یەکێک لە ناوچە کوردستانیەکان یان لە شاری قامیشلوی ڕۆژاوای کوردستان لەوێ لە ڕۆژانی هەینی سیمیناری تایبەت بە ئاینی ئیسلام ڕێک دەخرێت و ئەمە دەرفەتێکە بۆ کۆبوونەوەی مامۆستایان لە هەمان کاتیشدا دەرفەتێکە بۆ ئەو خەڵکەی ئەوێ بۆ ئەوی بتوانن لە ڕێی مزگەوت و سیمینارە تایبەتەکان ئەو زانیاری و پرسیارانەی کە دەیانەوێت دەستیان بکەوێت پێکەوە ئێمەش زانیاری زیاتر لەسەر ڕێخستنی ئەم جۆرە سیمینارانە و ئامانجەکانیان دەزانین. دەمە هەرەمەزانیدا و بە ئارمانجا گەهاندنە زانیاریên ڕاست و درست لەسەر ئۆلا مسلمانتیê هژمارێک ji زانیارên ئۆلی و مەلایên مزگەفتên بەژارê قامیشلۆ di rojên înan de semînarên olî li dar dixin. Rêveberên semînara vê xelekê ku mijara navarastiyê di Îslamê de hilbijartin, tekez dikin ku di van salan de gelekî ola Îslamê hatiye reşkirin û pêwîst e zanyarên ola Îslamê vê reşkirinê serarast bikin. بهێلن ئەف سوورەتێ زەلال ئەف سوورەتێ اعتیدال و وەسەتیەتە ئیسلامی بزەلالی بگهێ خەلکێ بگهێ دنیایê بگهێ جیهانê wê gelek şuûbê عالەمê wê bikevin İslamê de wê bibin musilman wê qebûl bikin vî dînê hanê serxwe فev dewra hanê dikin di wesailê eعلام de û munezemat û duwel ala mustewa duwel şuğul ser tê kirin û teşwîha wê werê kirin İslam werê qedimandin bi vî suretê nusxek muşewweh. Li gorî berpirsên van çalakiyan, armanca wan belavkirina çanda hezkirin wekhevî û lêborînê ya di meha Remezanê de. Her wiha derfeteke ku kêşeyên helal û heram di vê meha pîroz de ji rojîgiran ra û bi taybetî ji nifşên nûhatî ra şîrove bikin. الندوات الرمضانية يعني لا شك الهدف منها ئارمانجین مەی سەرەکە ji semînarên Remezanê re ew e hînkirina xelkê bi zanîstên olîne nemaze ji aliyê helal û heram, rojî, nimêj, çi dibe, çi nabe û mijarên girêdayî bi olê ve bigiştî. Îro roj pêwîstiya musulmanan bihînbûna bi ola wan heye ji ber ola me ya zanistê ye ne ya nezaniyê ye. Çalakiyên hevava ji destpêka meha Remezanê ve ji alî zanyarên olî ve têne li derxistin û li gorî plana hatiye danîn hewldan hene ku semînar li peraniya mizgeftên bajêr bêne li derxistin. Tê zanîn jî ku komîta rêvebir zanyarên Kurd û Ereban li xwe digira û ev yek bixwe yek ji armancên van çalakiyana ku çanda biratiyê li deverê belav bibe. Dilovan Çeto, Kurdistan 24 Qamişlo. لەگەڵتان بەردەوامین و هەر لە باسکردن لە ئاین باس لە بابەتێکەکەین کە ئەویش باس لە ڕۆڵ و پێگەی ئافرەت دەکەین لە ئاینی ئیسلامدا. زۆر جار بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەم بابەتە کە ئەوترێت لە ئاینی ئیسلامدا ئافرەت جێگە و پێگەی خۆی پێنەدراوە. بەڵام کەسانێکیش هەن بەڕوونی باس لەوە دەکەن کە ئاینی ئیسلام ڕێزی بۆ ئافرەتان داناوە لە هەمان کاتیشدا داوای پێدانی مافەکانیان دەکات. ئێمە هەوڵەدەین لە تەوەری تایبەتی ئەم شەومان کە تایبەتە بە ڕۆڵ و پێگەی ئافرەتان لە ئاینی ئیسلامدا باس لەوە بکەین کە چۆن باس کراوە لە ئافرەت لە ئاینی ئیسلام لیان لە ڕوو ئاینیەکەوە چۆن پێگەی ئافرەت خراوەتە ڕوو. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە مامۆستا مەلا جەلال خەیلانی پێشنێژ و تارخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا لە ئاینی ئیسلام باس لەو بکەین کە چۆن باسی ئافرەتی کردووە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی مێهرەبان من سەرەتا لەوە دەست پێ بکەم ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی عالەمی و جیهانیە بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو شوێنێک ئەگونجێت و ئاینی پیرۆزی ئیسلام ئامۆژگاری کردیە کە هەموو خاون حەقێک هەموو خاون مافێک مافی خۆی پێ بدرێ
لەزی من ئەو ئامۆژگاری کرا بۆ ئەوەی بە قورئانی پیرۆز کە خاون حەقی پێ بدرێ وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز وا فەرمی وآتی كل ذي حق حقه هەموو خاون مافێک ئەمر بە پێغەمبەرەکە فەرمانەکە هەموو خاون مافێک پێویستە مافی خۆی بدرێتێ زوڵمی لێ نەکرێ ئینجا لەزی من ئەو تەوسیات و ئەو ئامۆژگاریەی کە بۆ دانی ماف کراوە ئەوەیە کە داوا کرێ مافی ژن مافی ئافراد پارێزرا بیتن بەچی شێوێک باسی کراوە یەک لەوانە باسی کراوە کە بی مافەکانیان پێ بدرێ زوڵم و ستەمیان لێ نەکرێ خۆیان لەسەر فەرز نەکرێ ئازادی و حڕیەتیان لێ نەستیندرێت مسادەرە و دەست بەسەداگرنێ مڵک و سەروەت و سامانیان نەکرێت ئازاد بژندا هەڵبژاردننی هاوسەرگیری و لە مەسلەی زەواج و ئەوانە ئازادی خۆیان هەبیتن ئەمانە هەموو ئیسلام باسی کردووە کە ژن لەو شتانە هەمووی ئەبی ئازادی هەبی وە لە کۆمەڵێک شتی دیکەش مەسەلەن بۆ نمونە ژن لەگەر پیا و یەکسانە کرا لە ئاینی پیرۆزی ئیسلام لە مەسەلەی عەقیدە و بیر و باوەڕ هەڵبژاردننی دین خوای گەورە چۆن بۆ پیاوە فەرمی بۆ ئافرەتیش ئەفەرمی لا ئیکراها فی الدین هیچ ئیکراها و خورتی نییە لە دینە یعنی ئەو بۆ پیا و بۆ ژن وایە تو ناتوانێت بە خورتی عەقیدەیەک بەسەر ژنێک یان بەسەر پیاوێک فەرز بکەیت هەردووچان یەکسانەنە لەوە دوای ئەوە ژن و پیا و یەکسانەنە لە مەسەلەی تەکالیفی ئیسلام هیچ فەرقیان نییە چۆن نوێژ لەسەر پیا واجبە بە هەمان شێوە لەسەر ژنیش واجبە ڕۆژی چۆن لەسەر واجبە بە هەمان شێوە لەسەرەویش واجبە کەواتە ئەو هۆکاری ئەو جیاوازی کە هەیە لە کۆمەڵگەکان بۆ نمونە لە نێوان ژن و پیاودا بۆ چیە گەڕێتەوە ئەمەوێ ئەوانە تەواوکەم ئەم هۆکارە بۆ باسی یەکەم دوای ئەوەی ژن و پیا و یەکسانەیە لە مەسەلەی سەزا و پاداشت خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی من عمل عملا صالحا من ذكر أو أنثى يعني ناوی هەردوو ڕەگەزەکەتینی نێر و پیاوە بێکردەوێشی باش بکەن باشە خراپی بکەن خراپە پاشەوەی ژن و پیا و یەکسانەنە لە مەسەلەی حدود حد و عقوبەدان ئەگەر تاوانێکی کردەوی مەسەلەن بۆ نمونە ئەفەرمی السارق والسارقة فاقطعوا أيديهما ژن بی یان پیاو بی ئەگەر دزی کرد یەکسانەنە لە حکومەکەی هەردووکە بی دەستیان ببڕێ و جاوە معنای خۆیەیە یان لە مەسەلەی شتی تر یەکسانەنە دوای ئەوەی کات جەنابەت باسەکەی کە بەڵێ ئیسلام هیچ فەرقی نەکردێ بە ژن و پیا و بەڵام ئەو شتێک کە دروست بە بەڵێ ئەمە هەیە کە دروستیش بە ئەمە عورف و عادات و تەقالید و داب و نەریتی غەڵەت و ئەوانە ئەو شتانەی دروست کردووە زۆر جاریش وایە ئەو داب و نەریتە غەڵەت و هەڵەیانە سوبغی ئیسلامیشی تێدرایە هەنی وا لێ کراوە عەلە ئیسلام تەعەدای کردیا ئیسلام زوڵمەکەی کردیا بەڵام لە هەمان کاتەوە هەموو بەڵگە شەرعیەکان و بەڵگەکانی قورئان و بەڵگەکانی سنەتی پێغەمبەر مەوجودن کە ژن لەگەر پیا و لە هیچ مەسەلەیەک فەرقی نەبووە فەرقیشی بۆ نەکراوە بەڵام ئەم زولم و تەعەدایە بە حەقیقەت بڵێن کە کراوە بەر لە ئیسلام زیاتر بووە ئیسلام هاتیە یعنی نەک هەر کمی کردیتەوە هەر کۆتایی پێهینایە چکە بەر لە هاتنی ئیسلام ئافرەت و ژن چۆن تەعاملی لەگەرەکرا یەک لەوانەوە تاریخ مەوجودە ژن ئەسلەن میراتی پێ نادرا ئەنی مەمنوع بوو ژن میراتی هەبی میرات لە بابی بگری لە کەسی بگری میرات بۆ ئافرەت نەبوو پێش هاتنی ئیسلام یعنی ئەگەر پیاوێک کچێشی ببا کچ و کوڕ تەبعەن هەردوو خوائیداتن کە کچەکەی ئەبوو کچەکەی زیندە بە چاڵە کرد هەر بە زیندی لە بن خاشیانە دەوڵەمەندەکان لەبەر ئەوەی شەرمیان بەخۆ بوو کچیان هەبی و سبەی بدەنە خەڵک فەقیرەکانیش لەبەر ئەوەی ئانەگۆ بۆمان بەخێو ناکری حتا کاتی خۆی پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر سەلامی خوای لەسەربی ئیسلام بوو پاش فترێک گەڕاوە لای پێغەمبەری گوت یا ڕەسوول ئەڵڵا من لە سەردەمی نەفامی و جاهیلیەت تاوانێکی زۆر گەورەم کردیە دەبی خوام لێ خۆشبی پێغەمبەر فەرمی چت کردووە وت وەڵڵاهی من کچێکم هەبوو کە پەیدا بوو سەرەتا نەمکوشت وەکو عادەت زیندە بە چاڵم نەکرد ماوەیەک بۆ 2-3 ساڵی گەورە بوو فام و شتی پەیدا بوو لە هەموو شت حاڵی ئەبوو بەڵام ئەو کاتی لە بەدابوو نەریت و عورفی خۆمان نەمتوانی زیندە بە چاڵی نەکەم گەورەش ببوو ئینجا بردم قۆرتانەکەم بۆ لێدا لە کاتی قۆرتان لێدانەکە و کچە نایزانێ و قۆرتانە و ئەو بیرە بۆیە ئەرێ تۆز لە خاکەکەی برندە بوو بەردێن منیەوە هات کچەکە لەبەرەوەی سۆزی هەبوو لۆ بابی خۆی دەستی لەردێنەکەی ئادا تۆزی لەردێنێ نەنیشی ئەو جارێ دوای ئەوەش هەر خستمە ناو چارەکەی و زیندە بە چاڵم کرد پێغەمبەر سەلامی خوای لەسەربی فەرمی وەڵڵاهی من ئەگەر ئەمرم پێ بکرا بە ئەوەی لە سەردەمی جاهیلیەت و نەفامی خەڵک کردیەتی کەس عقوبە بدەم یەکەم کەسە توم عقوبەدا ئابا گەورەترین عقوبە بەڵام ئەو فەرمانم پێ نەکراوە یعنی ئەم دابوونەری تا پێش ئیسلام هەبووە
مثلا ژن دەبارەی هاوسەرگیری و نیکاح بازێک نیکاح هەبوو پیانەگو نیکاح الشغار نیکاح المتعة نیکاح البدیل ئەنواعی نیکاح و هاوسەرگیری سەیر و سەمەرە هەبوو پاشماوەی ئەو شتانە هەتا ئێستاش دەگەدابی دابوو نەریت لە ناو نەتەوەکان تقریبا سوبغەشی پێوە مایە بەڵام ئیسلام زۆر حەوڵیدا کە نەیهێری و بەڕاستی سەتا 95شی نەهێشتووە ئەگە دابوو نەریت لێ بگەڕێ. باشە بەدەر لە پێدانی مافەکانی ئافرەت چۆن باس لە ڕێزگرتن کراوە لە ئافرەت؟ طبعا ڕێزگرتن لە ئافرەت زۆری باس کراوە. جارێ ئەوەلان ئافرەت و پیا وەکو گوتمان بینایەی مرۆڤ لەسەر ئەو دوو ڕەگەزە دروستەبی. خوای گەورەکە فەرمی ئینا خەلەقناکم من ذەکەر وئونسا، یعنی ئینسان کە دروستەبی لە نێر و مێ دروستەبی پیا و ژن ئەوە یەکسانەنە لە مەسەلەی ئەوە و هەر شتێک کە بۆ پیاو بووە بۆ ژنیش بووە، بەڵام ژن تایبەتمەندێکی تریان هەیە لە ئیسلام کە ئیسلام زۆر ڕێزی بۆ داناون. یەک لەوانە ئەفەرمی هونە لیباسون لەکم و ئەنتم لیباسون لەهونە، یعنی ژن وەکو ئەلبیسە وایە بۆ پیا و پیاویش وەکو ئەلبیسە وایە بۆ ژن. یعنی ئینسان ئەگەر هەموو شتێک کە لە ئینسانی لە هەموو شتەکان نێزیکترە لیباسی ئینسانیە، ینی لیباس هەموو جەستەکەت داپۆشی. ئافرەت بۆ پیاوی لیباسی پیاوە پیاویش بۆ ئافرەت لیباسە، ئەوها خوای گەورە لێشی نزیک کردینەوە. دوای ئەوە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمی خەیڕکم خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی. پێغەمبەر ئەفەرمی باشترین کەسی ئێوە ئەو کەسەیە کە بۆ ماڵ و منداڵەکەی باشبی و منیش لە هەمووتان بۆ ماڵ و منداڵی خۆ باشتر بوویمە. ئەوە فەرمودەی پێغەمبەریە. دوای ئەوەی خوای گەورە لە ئاەتێک لە قورئانی پیرۆز هەر لەبارەی ئەوە ئەفەرمیتن وعاشروهن بالمعروف. خوای گەورە ئەفەرمی ئێوە ژیان ببەنە سەر لەگەر ئافرەت زۆر بەڕێشی زۆر بەخۆشی. دوای ئەوە مثلا پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام هە لەبارەی گەورەی ئافرەت کە لە تەمەنی گچکایەتیش باسیەکە ئەفەرمی من كانت له ابنان أو أختان فأحسن إليهما ما صاحبتاه كنت أنا وهو في الجنة كهاتين. پیغمبر فرمی هر کەسێک دوو کچی هەبی یان دوو خوشتی هەبی چاکەیان لەگەر بکات تا ئەو کاتەی لە لایوینە و نەڕۆیشتوونە لەگەر یان باش بی مساعدان بکە خزمەتیان بکە ئەفەرمی كنت أنا وهو كهاتين في الجنة. ئەرێ من لەگەر ئەو نەوع کەسە وەکو ئەودا ئەو ئەنگوستە وابین لە ناو باشت، یعنی لە ناو باشت ئەبینە جیرانی یەکتر، یعنی ئەوەی کە ڕێز لە کچانێ ڕێز لە خوشکەنێ ڕێز لە ئافرەتەنێ پێغەمبەر بە جیرانی خۆی دانایە لە ناو باشت. دوای ئەوە خوای گەورە لە قورئانی پیرۆز یەک سوورەتی بە ناوی ژن کردووە، سوورەت النیسا هەیە کە سوورەتێکی زۆر گەورەیە لە قورئانی پیرۆز. سوورەت الرجال نییە لە قورئانی سوورەی پیاوان، بەڵام سوورەتی ژنان هەیە. دوای ئەوەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بی کاتی خۆ کە فەتحی مەککەی کرد پێشی پیاوەکان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بی مبایعەی لەگەر ژنەکان کرد، یعنی مبایعەی ئیسلامەتی سەرەتا لەگەر ژنەکان کرد، حتا مبایعەی لەگەر هیندی خیزانی ئەبوو سوفیانی کرد کە هیند ئەو ژنە بوو کە بە تەشجیع و بەهاندانی وی کاتی خۆ وەحشا ئیمامی حەمزەی شەهید کرد کە مامی پێغەمبەر بوو سەرکردەی جەیشی ئیسلام بوو لە ناو ئیسلامە. دوای ئەوەی ژن یەکەم شەهیدی ئیسلام کە لەسەر ئیسلام شەهید بووە کاتی خۆی ئافرەت بووە، یەکەم شەهیدی ئیسلام لە تاریخی ئیسلام ژن بووە. یعنی ژن زیاتر لە پیاو، حتا ئەوەی کە باسی ژن ئەکاتن لە ئەو ڕوانەوە ئەرێ ژن لەگەر پیاو بە جەستە لێک جیانە، یعنی جەستەیان تقریبەن جەستەی پیا و ژن هەندێک جیاوازیان هەیە، بەڵام ڕوحیەن پیا و ژن یەکە. لە ڕووی علمیەوە ژن لە پێش پیاویە ئەنفعترە و بەکەڵکترە، لە ڕووی فکریەوە ژن واعیترە ئەمە علمیە و سەلمێندریشاوە، لە ڕووی عاتیفیەوە ژن بە سۆسترە لە پیاوی، لە ڕووی بیرکردنەوە عمق و لێکۆڵینەوە لە شت یعنی ژن عمقی فکریان ئەوەترە، لە ڕووی در و دەروونەوە ژن تقریبەن سافتر و ئەوانەترن، یعنی ئەمە هەمووی مەرهێش. بۆیە خوای گەورە ژنی لەگەر پیا و لە یەک قالب دانەوە ئەفەرمی والمؤمنین والمؤمنات بعضهم ئەولیاء بعض. پیاوی ئیماندار لەگەر ژنی ئیماندار هەردووشیان پشت و پەنای یەکترن، تەواوکەری یەکترن. بەڵێ کەواتە ئیسلام
هیچ ژنی نەخستوتە دوای پیاوە بەڕاستی ئەمە عرف و عادەتە وای لێکیدا ئەوە ئیسلام نییە. ئەگەر بە نمونە باسی وڵاتی سعودیە بکەین کە وڵاتێکی مسلمانە بۆ نمونە لە ڕووی پێدانی مافەوە ئەم ساڵ مافیەوەی هێشتاش بڕیارەکە بە تەواوی جێبەجێ نەکراوە لە مانگی حوزەیران جێبەجێکرێ کە ئافرەتان مافی لێخوڕینی ئۆتۆمبیلیان هەبێت هۆکاری ئەم جیاوازیانە بۆ لە نێوانە وڵاتانە. خۆی وڵاتی سعودیا طبعاً کە سعودیا بڵێن و نەڕێن ئەوە بیت لەوێ و مەرجعی مسلمانانە و هەندێک مواسەفاتی تایبەتێس مەحبەتی وەحی بووە و کاتی خۆ لەوێ قورئاندا بەزە و پێغەمبەر لەوێ هاتووە. دەوڵەتی سعودیا وەکو دەوڵات هەندێک شتی هەیە هەندێک دابوونەریتی هەیە ناتوانین برێن ئەوە سەرچاوەکەی لە ئیسلامەوێ ئەتوانین برێن پاشماوەی دابوونەریتی عەرەبی کۆنا بە میرات لە ناوان مایتەوە تا ئێستا توانای ئەویان نییە ئەو دابوونەریتە بڕوخێنن. وإلا مەسەلەی ڕێخوڕینی سەیارە بۆ ئافرەت ئەمە شتێکە لە عالەمی ئیسلامی لە هەموو علەمای ئیسلام فتوای جیهانی ئیسلامی هەموو لە سەورەیەنە زۆر تەبیعیە ئافرەت سیارە لێ بخوریتن یعنی هیچ ئیشکالی تێدانێ. بەڵام سعودیا وەکو گوتمان بە حکمی ئەوەی هەندێک دابوونەریتی کۆنی عەرەبی سەردەمی جاهیلیەتیش لە هەزاری سا لە ناو سعودیا دەوری هەیە. یان هەندێک شتی تر هەیە مەسەلا لێخوڕینی سیارێنە کە ژن بە شێوەیەکی وا حەبس ئەکا و داخراوی ئەکا کە لێ ناگەڕێ بە هیچ شێوەیەک بێتە ڕوونایی وەڵڵاهی ئەوە پێمان وانیەوە ئیسلام بەو شێوێتون بیتن بەڵام دابوونەریتە کە زاڵ بووە بەسەر مەسەلەکانی تر. بەڵێ پرسیارێکی تر هەر لەسەر جیاوازی مامۆستایانی ئاینی چەندە ڕۆڵیان هەبووە گەر باس لە کۆمەڵگەی خۆمان بکەین لە ڕووی ناساندنی مافەکانی ئافرەت ڕێزگرتنی ئافرەت بەتابەت لە کۆبوونەوەی ڕۆژانی هەینی ئێستا مانگی ڕەمەزانە چەندە هەوڵدراوە کار لەسەر ئەو بابەتانە بکرێت. والله من ئەو شاهدی ئەدەم لۆ بەشی هەرە زۆری مامۆستایانی ئاینی لە مناسەباتی دینی لە کۆڕ و کۆبوونەوەکان لە ساڵ یادی برێن حقوقی ئافرەت و مناسەبەکانیان و ئەو مامۆستا بەڕێزانی کە بەشداری ئەکەن اینجا چ لە وتاری هەینیە یاخود لە محازەڕەیان هەیە کەم تەرخەم نەبووینە ئەوەی من ئەو شاهدیان بوادەم ممچینە لە کۆنەوە برێن 20 ساڵ 30 سال بەر لە ئێستا ئەو شتە بەو شێوێ باس ناکرا مافی ژنان چێە و چنیا ئەوش لەبەر ئەوەی بابوو نەریتەکەی ئەو کاتی وابوو هەر کەسەوە کوبرێ لە شتێک ڕاهاتە بوو ئەڕۆی ئیشەکان بەڵام ئەم سەردەمە کە سەردەمی ئەولەمێ و دنیا کرایەوەیە و باسی مافی ئافرەتە کرێ و مافی پیاوە کرێ و مافی هەموو شتەکانە کرێ من پێم وایە ئێستا مامۆستایان من نارم 100% بەڵام 180 مامۆستایان لە وتارەکانیان باسی ئەو مەسەلانە ئەکەن. باشە وتارەکانیان چەند ڕۆڵی هەیە چەند کاریگەری لەسەر خەڵک هەیە کە بگاتەوە ئاستەبوون کاریگەری هەیە چکە من بەخۆم ئەزانم کاریگەری هەیە من وەکو ئەتوانم خۆم کوڕە عەشایر بوومە لە عەشایر ژیایما ئێستا بازێک حوریەت درایتە ئافرەت کە ئەو حوریەتە حەقی خۆش تشی درایە من نارێم حوریەتەکە یعنی بە ئەوەی درایتێ بەزێدەیە حەقی خۆیتی کاتی خۆ نەیبوو ئێستا ئەو حوریەتی پێدراوە ئەم حوریەتی کە پێدراوە زیاتر ڕاستە سەردەمەکە دەورە بینی بەڵام زانایانی ئاینیش لێرە دەورە بینن چکە گەزانایانی ئاینە ڕێگر بن لەو شتانە ئەتوانن زۆر شتی ئێستا ئەوەی هەشە و تێشی بدەن لە ناو خەڵک پێت وایە کە بە ئەو ڕۆڵە زیاتر بکرێیان مامۆستایانی ئاینی زیاتر کار بۆ ئەوە بکەن کە زیاتر کار لەسەر مافەکانی ئافرەت بکەن بۆی کاریگەری زیاتر بێت بەڵێ ئەمە زەرورەتە من بە زەرورەتی ئەزانم و وا کەم ترخەمیش نەبووین ناژبی ئینشاءڵڵا کە مامۆستایان ئەو مافەی کە خوای گەورە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە قورئان و لە سنەت بۆ ئافرەت هاتووە قەتا و قەت مامۆستایان هەر گونەعبارە بن کەم تەرخەمی بکەن کە ئەو مافەی باس نەکرد ئەبی باسی بکەن بەڵام وەکو گوتم دابوو نەریتی مەش کوردەواری دابوو نەریتێشی ممشینە 2-3 ساڵی لە ناوە تو ماوە تا ئێستا تو برێ بە ڕۆژێک و 2 ڕۆژ و ساڵێک و 2 ساڵە تو بنبڕی بکەی یعنی ئەمە بە بەسیتی بنبڕ نابی هەندێک دابوو نەریت هەیە زاڵ بووە بەڕاستی ممچینە هەندێک شتێ لە ڕوانگەی ئیسلامەوە یعنی کە باسی ژن کرایە مەلا ئێستاگەر بۆکو خۆی باسی بکاتن ممچینە کۆمەڵێک ڕخنە و ڕخنەکاری دێتە سەری دەبی وردە وردە بە مەراحل قسەی لەسەر بکە مەسەلەن هەندێک شت هەیە ئێستا ژن لە ماڕەوە کابانی مارە ئەیکا ممچینە لە ڕوانگەی شەریعەوە ئەوەی لەسەر نەبیکە بەڵام کەمەلاوە برێ ممچینە برێن مامۆستاوە بۆ ئەو شتاڵیان چکە دابوو نەریتەکەت سەسپاندی دیشتەکە ئەبی وردە بە مەراحیل شتەکانەوە بکەیت. باشە بە نمونە هەرچەندە سەرەتا ئاماژەت بەوە کرد کە لە سەردەمی کۆن بەو شێوازە بووە تا ئێستاش لە کۆمەڵگەی ئێمە خەڵکەکە زیاتر حەزەکە کوڕی ببێ وەک لە کچ. ئەو جیاوازیە لە ئاینی ئیسلامدا هەیە؟ نەخێن ناوەڵڵا
ئەوە حەدیسی پێغەمبەرە سەلامی خوای لەسەربی ئەفەرمی تو چۆن بەبوونی کوڕ فەراحەبی و دڵت خۆشەبی ئەبی بە هەمان شێوە و هەتا بە زیادەوەشەوە دەبێتی بەبوونی کەس دڵخۆش بی. باشە زۆر جار لە دایک لە قورئانی پیرۆز زەمی ئەو کەسانەکە کە بکستێ کەستون ئەرێ وەئیدا بشیرە ئەحەدوهم بالئونسا ظەل وەجهه ئەوانەی کە مژدەیان ئەدانیانە بۆ کچەکتان بۆ دم و چاویان ڕەشە بوو خوای گەورە زۆر بە خەرابی باسییانەکە نەخێر کچ و کوڕ فەرقینە من ئەو حەدیسەی بەر لە ئێستا خوێنمەوە پێغەمبەرە فەرمی ئەوەی دوو کچیا بن دوو خوشتیا بن خزمەتیان بکە لەگەڵ منە لە ناو باشت باسی ئەوەی نەکردی بەرێ ئەوەی دوو کوڕیابی ینی زیاتر تەشریعی مەسەلەی کچی کردیەکە ینی ئینسان دڵی پێخۆش بیت هیچ فەرق نییە لێرە بەڕاستی ئەوەی برێ لە ئیسلام لە بینی کوڕ و کچ فەرقیە ئەسن فەرق نییە پێغەمبەری ئێمە سەلامی خوای لەسەر بیتن کوڕی بوون بەڵام کوڕەکان هەمووی زوو مردن و ئەمری خۆیان کرد ئێستا کە پێغەمبەری مە بە چارە درێتەوە زیاتر بە یەک لە کچەکپی گەورەکانی کە فاتیمەی زەهرایە کارن پێغەمبەر بە ناوی فاتیمەی کە فاتیمە کچی بۆ بەوە مەتیەکرێوا لە درێتەوە هەر زۆری پیاوە گەورەکانی ئیسلام زیاتر بە کچەکان هەردراینەوە ئیمامی حەنەفی کە ئیمامێکی زۆر گەورەی ئیسلامە و یەکەم مشتەهیدی ئیسلامە پێرێن ئەبوو حەنیفە ینی بابی حەنیفەی هەنی دایمەن زیاترەوە ئیسلام ئەو فەرقی نەکردێ بەڕاستی ئەوەی کە کردیتی وەکو گوتم دابوو نەریتە ئەو تاسیرەی بووە وەیلا ئەوە ئیسلام نییە ئیسلام بۆ حسابە معاملە لەگەر ئافرەت ناکە. بەڵێ پرسیارێکی تر هەر یەکێک لەو شتانە کە زۆر باس کراوە ویش لە ناو خەڵکیش ئەو وترێتەوە ئەڵێن لە بەهەشت هیچ پاداشتێک بۆ ئافرەت دانەنراوە وەکەوەی کە زیاتر بۆ پیاوان باسەکرێ ئەمە دروستە؟ ناوەڵڵا یان کەم باس کراوە حاشا ئین الذین آمنوا وعملوا الصالحات خوای گەورە هیچ فەرق ناکە برێ پیاو یان ژن إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا ئەوەی ئیمانینا باوڕینا بەخوا بە پەیامی ئیسلام چ پیا و بی چ ژن بی هەردووشان یەکسانە لە ناو بەهەشتێ و هەردووشان ئەچنە بەهەشت و هیچ فەرق و جودایەک نییە لە بینی ئافرەت و پیا و لەو مەسەلەیە ئەمە ئەوەی برێ ئەوە ئیفترایە بە ئیسلامەکە ئیفترایە بە قورئانەکاتن ئەوە دەقی ئاەتی قورئانی پیرۆزە. بەڵێ ئەگەر باس لە کارکردنی ئافرەت بکەین لە دەرەوە لە ئاینی ئیسلامدا باس لەوە کراوە کە ئافرەتان ڕێگەیان پێ نەدرێت کار بکەن لە دەرەوە نەخێر ئیسلام ڕێگەنیە لە ئیشکردنی ئافرەت کاتی خۆش هەتا لە سەرەدای ئیسلامەوە برێن کە پیاوی ئەو سەردەمی ئیشیانە کرد ژنەکانیش بە هەمان شێوە ئیشیان کردووە دایشی ئیمانداران حەزرەتی عایشا خێزانی پێغەمبەری بووە ئیشی کردووە هەتا شکرین و فرۆتنی کردووە بەڵام چییە شریعەتی ئیسلام هەندێک حدودی دانەیە بۆ شتانە وەکو حدودێک ئەو حدودەش بۆ چییە بۆ پاراستنی مرکزیەتی ژن بووە چونکە بڵێن و دەنێن لە کۆنەوە بڵێن ژن دائیمەن زیاتر مڕەشع بووە و زیاتر ئەوە بووە بۆ ئەوەی کە تەشقەرەی پێ بکرێ و هەراسان بکرێ و ئەوانەی لەگەر بکرێتن لەبەر ئەو جوورە مەسەلانە ئاینی پیرۆزی ئیسلام حدودەشی دانایە مەسەلەن ئەو ئازادەی بۆ ئیشکردنی پیا و بەڕەهایی درایە بۆ ژن بەو شکڵی نەدرایش لەبەرەوەی نییە ژن ئەو حەقەی نییە حەقەکەی هەیە بەڵام زروفەکە و وشیاری خەڵکەکە و قۆناغەکە هێشتا ئەوەندە نەگەویە خەڵک بگاتە ئەو قۆناغی کە ئەو ئازادێت تەوا دروست ببی. باشە مامۆستا من پێم خۆشە پرسیاری ئەو گۆڕانکاریانی سەردەم بکەم ئێستا زۆربەی کار و پیشەکان جۆرێک لە بازرگانیکردنە بە ئافرەتانەوە ئیتر زیاتر ئافرەت بەکاریە لەبەرەوەی سەرنجڕاکێشترە یان جۆرێک لە بینینی زیاترە ئەمە لە ئاینی ئیسلامدا چەند قبول کراوە کە ئافرەت بەکار بێت وەکو کاڵا والله ئافرەت خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ئێمە ڕێزمان لە نەتەوەی ئادەم ناوە نەتەوەی ئادەم پیا و ژنە هەردووچیە خوای گەورە نەیفەرمی وەلەقەد کەڕەمنا الرجال دون النساء برێ پیاوە ڕێز و احترامی خوای گەورە ئیسلام بۆ ژن و بۆ پیا و یەکسانەیە ینی کەسێک کە هەستی خوا نەخواستە وەکو تو باسی ئەەکەی ژن وەکو کاڵا بەکاربینەوەی بکە ئەمە هەم تەعەدایە لە ئیسلامەکە هەم تەعەدایە لە مرۆڤایەتەکە هەم تەعەدایە لە ژیانەکە هەم تەعەدایە لە خاک وڵات و نیشتیمانی خۆشیەکە بەڕاستی ئەوەی ئەو شتاکە ئەمە دوورە لە ئیسلام ئیسلام لەگەر ئەوەی نییە ئافرەت وەکو کاڵا ئافرەت ڕێزی لێژیراوە یعنی ئافرەت بە شێوەیەکی وە ڕێزی لێ ژیراوە بەڕاستی ئەتوانم من کەەوە شتانێ باسم کردم بن ڕێزی ئەو ڕێزەی لە ئافرەت ژیراوە لە ئیسلام وڵای بە قەدەرەوەی لە پیاوی نەژیراوە
بەڵام خەڵکەک ئەوەی ئەکاوە زولمێکە لە ئافرەتەکە نابی برێنەوە ئیسلام لە کۆمەڵگەی ئێمە چەندە ئەم ڕێنمایانە جێبەجێ کراوە بەڵای تا ئێستا وەکو برێن 100% جێبەجێ نەکراوە ڕێنماییەکان بەڵام باشتریشە لە کۆن ینی من سەردەمێک من لە ساڵێ هەفتاوە لە ژیانم ببیرە و ئەو بابەتانم زۆر فەرقی کردووە لە ساڵی هەفتا کە ئێستا 2010 ئێستا باشترە ئێستا مقارنەی بکەی زۆر باشترە من بچینە لە هەندێک شتی خەراتر بووە بەڵام لە هەندێک شتیش زۆر باشتر بووە چکە لەو کاتی مەسەلەن ئافرەت ژن کە هاوسەرگیری ئەکرد ئەسلەن پرسی پێ ناکرا با بە حڕیەتی خۆ زەوقی شێپینا با کچەکەی خۆی ئەدایە کچ رازی نەمایز لەو کاتی هەندێک دابوونەریتی غەڵەت هەبوون مەسەلەن دوژبندارێک لە بینی دوو تایفا دوو بنەماڵ دروستە بوو سڵح و مەسلحەت ئەکرا لەسەر ئافرەت ئەو ئافرێتانە داوی ئەو ئەیداوی رازینەوە پیانەگۆ بە دەلخوین مەسەلەن لەو کاتی ئەگەر ئافرەتێک تەنها مەسەلەن لەگەر کەسێک بیدیت با بەس پێ بکەنی بایان مەسەلەن هەر ئەوە شتێکی مجاملەشیان لەگەر یەکتر بکرد با گەورەترین کێشە دروستە بوو ئەتوانم بەرێم ئێستا ئەو شتانە نەماون ینی ئێستا ئافرەت کەس ناتوانانی بە خورتی بە مێردی بدا و کەس ناتوانانی بە خورتی لە بەدەلخوینی بدا ئەمە هەر لە قانونیش نماوە و لە ناو عرف و دابوونەریتیش نماوە لە ڕووی تەمەنیشەوە گەر پاس لە ڕووی تەمەنیش کاتی خۆ تەعەدا زۆرە کرا مەسەلەن دیت ئافرەتێک تەمەنی 20 ساڵ 25 ساڵ بوو ئەدرا پیاوێک تەمەنی 50 ساڵ بوو ئەو تەعەدایش هەبوو بەڕاستی الحەمدولله ئێستا ئەوەش نماوە یان مەسەلەن ژن بە ژنی هەبوو کاتی خۆ برێن ئەو کچیا بوو ئەویش کچیا بوو ئەو کچیادا کوڕیوی ئەوی شەیدای دەوێ یعنی لێرە ئەوە یان لەسەر بێشکە مارە ئەکرا یان لەسەر بێشکە ئەم تەعەدای هەبوو بە گچکەی مارە ئەکرا ئێستا ئەوانە هیچی نماون بەڕاستیەوە برێنە دەرێنەوە چاکسازیشی زۆر گەورەی لەو مەسەلە باشە من پێم خۆشە وەکو دەرفەتێک پرسیاری ئەوەش بکەم بە شودانی کچان لە تەمەنی گونجاوی خۆی لە ئاینی ئیسلام ڕەنگە بە پێی گۆڕانکاری سەردەم ئێستا بارودۆخەکە گۆڕابێ یان بە زۆر چونکە ئێستاش ناو بەناو گۆمان لێ ئەبێت کە ئەو حاڵەتانە هەیە ئەگەر باس لەوە بکەی لە چ تەمەنێک باشترە کە با بڵێن کچان بدرێن بە شویان چەندە گرنگە کە ڕاوبۆچوونی خۆیانی لەسەر بێت وڵی تەمەن تەبان شریعتی ئیسلام و کوبرێ هەموو شتێکی بۆ ئێمە ڕوون کردیتەوە شریعتی ئیسلام بۆ ئەو مەسەلەیە بەڕاستی وەکو ساڵی دار نەکردووە بەرێ 12 ساڵی 20دا بەڵام بلوغی دار کردووە وەکو کوردەواری هەیە خۆ ناسینی پێرندا کوردەواری ئەگەر کچەکە گەیشتە حەدی بلوغ یان پێ کوڕەکە گەیشتە حەدی بلوغ لۆ هەردووشان لەو کاتە زەواز بکەن باشە بەڵام ئەگە حاڵەتی بلوغ و شتیوایە نەبوو چکان دەک ئینسانێ ممچینە و حاڵەتی نەبیتن پیاو نەژن تقریبا 15 سال بەرەو سەرەوە نابی لە 15 بەرەو خوارەوەتر بیت وەلەو ئێستا لە یاسا و قانون 18 ساری بۆ دانراوە بەڵام ئیسلام تقریبا 15 ساری قبول کردووە و بە 15 بەرەو خوارەوە نا بەڵام بەرەو سەرەوە باشە باسی هاوسەرگیریمان کرد باسی مافی جیابوونەوە و پێدانی ئەو حەقە بە ئافرەتانەکەین لە ئاینی ئیسلامدا چونکە زۆر جارەڵێن وەکو چۆن مرۆڤەکان مافی ئەویانێ هاوسەرگیری بکەن مافی ئەوشیانەیە کە جیابنەوە بەڵام دابوونەریت کاریگەری هەبوو بەر لەوەی وەڵامم بیتەوە مامۆستا ئەچینە دهۆک پەیامنێرمان چەکدار جەمال ڕاستەوخۆ لە دهۆکەوە لە یەکێک لە خواردنگەکانی ئەو شارەوە لەگەڵمانە چەکدار ئەم کاتت باش پێمان بڵێ ئێستا تۆ لەکوێ یان خەڵک شەوانە چەندە ڕوو لە خواردنگەکانەکەن بۆی ئەم کاتە خواردنی پارشێ بخۆن ڕیکلامە شۆڕش ئەواتەوە مامۆستا محەممەد چەکدار ئەگەر گوێت لە دەنگی من بێت فەرموو بەێ سارا دەمێنگو باش بیتن دیارە ئەم نوکە لە خارنگەهێکی نەش خارنگەهێن دهۆکێ کو زێدەتر پرسیار بکەن کانێکینەت هێن زێدەتر دووەختی پاشیوێدا سەردانە خارنگەهێت وان بکەن ئەو چ خارنە تێنە خارن ئەلدەمێ پاشیوێ ئەم دە هەوڵ دەین بژین خدانێ خارنگەهێ وەلگیرین بەرز یعنی زێدەتر خەلێک پاشیوێ چ خارن طلب کرد چ تێتە خارن خۆتێن کەبابە طلب بکەن بۆ ڕابتر ئارێ وڵاسی واحد گەلک تێن ئەمە بەس کەبابە بکەن و وقتی پاشوێن عنی مەجبوت کەبابانە گەلک مرۆتن و دابێژی بینی ئالامەکەرنیشتی ئەو وقتی پاشیوێ ئەوێ تێنە بێرە بسەر کی تێن زێدەتر کینە خەلکێ دهۆکێن بژن سایحن کی خەلکی دووکیژی خوشی تێن و خەسایحژی میشەنە سایحژی گەلک میشاتێن عربتمە خەلکی میسل و خەلکی بەغدایە و پێتێن هێرە و وێرەژی خەلکی دووکی گەلک
خەڵکی هەبلێرێژیش هەبلێرێت ئێنایرا بەڵامتر ئاژ شتی ڕێک ببینە و ڕێکت کردنەوە بەرامە و میسلێدا زێدەتر بژین ڕەوشەهەوەژی باش عارف قڕێ بۆ گەلک کێش ڕەمەزانۆدان گەلک فەرقی هاي گەلک فەرقی چێ بۆ پارێکا میسل با بۆ بژین شەب ڕۆژە بەکیری ئەمە یەت ئێن خۆن و بەدخۆن و یەت چنەبە ڕۆژێ زێدەتر تێنە بێرێ مەسەلەن خەلک زێدەتر منوکە بژین خۆرنگە هەند خەلک لێنینە دەمەکی دیتری هەیە خەلک هذه أنا حتى عين فوشي حتى ساعة زي كريمة بونجي مغرب مش ساعة بوريا أمتين شو لقط الإنسان حتى ساعة شبعي وسواح قالكتين عليا بريدو شبا عالمك بشاف هذا ميسر كل كلام تهاتي شيء فوشي الكباب بخوي نزورين أما عارف قريب يعني بورنا كي بدي بس كيف هم قالك هذا سارا دیارە ینی نوکەژی دیارە هەفکارێ من چوێت ناوا بژین لێلانگەهێدا وان دیمەنا نیشان دەت ئەvە دەمێکیدا کل دەمێ پاشیوێ زێدەتر بژین نۆژدار ئامۆژگاریت وێ چەندێ دیکەن کۆ خارنا پاشیوێ بلا خارنەکا سەvێک بیت بۆ هەندێ ڕۆژا پاشتر تهنی نەبن بەلێ دیارەوە کە خۆدانێ خارنگەهێژی ئاماژە پێگیری کۆ خەلێک زێدەتر تەڵەبا کبابات کرد بەر هەندێژی ئەم هاتی نەبێرێ ئەوەکو خدا نەبێ خارنگەهێژی دا دیار کردن پاش دەمەکێ دیترێ زێدەتر دێ خەلێکێت و خەلک پتر یاواژی ئەون سایحن ینی گەشتیارن تێنە سەردانا خارنگەهێت واتکەن بەلێ بله هۆکارچیە بله قوربان بله جیابوونەوە نارێم نەبووە لە شریعەتی ئیسلام هەیە ئەمە یەکە لە چارەسەریەکان بەڵام جیابوونەوە هەروە بە ئاسانی نییە تو کمترین کێشت بوو پیا و ژن دەبی جابیتەوە چونکە پێغەمبەری ئیسلامە فەرمی ئەبغەل الحەڵال إلى الله الطلاق ئەوەی کە حەڵالە درستە بەڵام خوای گەورە لە هەموو شت زیاتر ڕچی لێ ئەبیتەوە مەسەلەی جیابوونەوەی ژن و پیاوە ڕاستە حەڵالە ڕێی پێدراوە بەڵام وا مەزانە کە ڕێی پێدراوە و شتێشی باشەوەی ئەتیادە خوای گەورە زۆر ڕقی لێ ئەبیتەوە بەڵام ئەلمهم وەلەو مەسەلەی تەلاقدانی ژن بە قۆمەڵێک مەراحل تێپەڕیت و نابی و خوای گەورە دایناوە دەبی ئەوەلی نسحەتیان بکەی دوایە نسیحەت حەکەمیان لە بینێ بێ ئەگە حەکەم نەبوو مەجالیان بدەیە ئەوە نەبوو وەکو ئێستا لە مەحکەمەی کۆمەڵێک مەراحل هەیە تاگە تا مەرحەڵەی تەلاقدانیتەوە ئەمە لە ئیسلام لە هەر لە بەرەوەیە چووکە ئیسلام زۆر دژی تەلاقدانە بەڵام لەو فەرەز ناگاری جلات نەبوو پیاوێک و ژنێک بڵێن تەلاقیان دەبین دروست بوو ئەو ئافرەتە تەلاقدرا تەبان ئەم تەلاقە هەردوو بۆ هەردووچیانە پیاوەکەش تەلاقە دەی چووکە تەلاق لە عەرەبیانی لێک جابوونەوە ئەو بۆ بڕوا ئەو بۆ بڕوا ئەوە هەردووچیانە لێرە لە عورفی ئێمەوە عورفە ئیسلام نییە کە ژنێک تەلاقە درێ ئەگەر ئەو ژنە بە چاوی سووشی تەماشە بکرێ ئەبی پیاوەکەش بە هەمان شێوە تەماشای بکری هیچ فەرقی نییە یعنی ئەو تەلاقی دەیە ئەو تەلاق دراوە ئەوە نییە ئەمە عەقدێکە لە بینی هەردووشان کە خوای گەورە بە میثاقن غەلیزەنی لە قورئانی پیرۆز باس کردیا یعنی پەیمانێکی زۆر بەهێزە ئەو پەیمانە بەهێزە لە بینی ئەو دوو مرۆڤانە ئەو دوو ڕەگەزانە پەیمانەکە شکێنرا ئەگەر ئەمە عیبدارە ئەویش عیبدارە ئەگەر ئەمە عیبدار نیە ئەمیش عیبدار نییە هیچ جیاوازی نیە لێرە کە لە کوردەواری ئێمە و لە عورفی ئێمە بێوەژن بە چاوی سووک ئەو ژنەی تەلاقە درێتن بە چاوی سووشی تەماشاکەی زۆر غەڵەتە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیتن مەجموعێک ژنی ناوە لەوانە تقریبەن 5-6 زیاتریش هیچی کس نەبووینە هەموو تەلاق دراینەوە بێوەژن بووینە و پیاویان مردێەوە ئەوانە بووە پێغەمبەر مارەی کردنەوە یعنی کە ژنێک تەلاق درا تو نابی کە تەلاقدرا بێ بۆ ئووی تەلاقدانەکەی وڵا ئەم ژنە لە بەرچاو سووکە بی یان بێ احترامە بی یان نەچووکە ئیسلام ڕێی بە تەلاقداندەیە هەندێک حاڵەت هەیە ممچینە مەسەلەن کە ژنێک لەسەر بابەتێکی خوا نەخواستە خراپ تەلاقە درێ لەسەر سمعەیەک لەسەر شتێکی نالەبار ئەوەش لەبەر تەلاقەکەی نییە لەبەر کردەوە کێ ینی بە چاوی سووشی تەماشاکرێن دەنا ئەسلی پرۆسەی تەلاقدان و دوو ژن و ژنێک و پیاوێک لێک جدا ئەبنەوە ناگەنە یەکتر بە هیچ شێوێک لە شێوەکان ئەسەن هیچ عیبی تێدا نیە گە عیبی تێدا بە ئیسلام داینانە ئیسلام شتی بە عیب باشە لەم کاتەیە چەند ئەرکی موسڵمانەکە بە چاوی ڕێزەوە سێریەوە ئافرەتانە بکات بە تایبەت ئێمە زانین جگە لەوانەی کە با بڵین جیا ئەبنەوە کەسانێکن هاوسەرەکانیان ئەمرێ هەیە هاوسەری شەهیدە ئەوانیش بە هەمان شێوە
ئەڵێن ئەوە بێوەژنە بە چاوێکی تر چەند گرنگە بە چاوی ڕێزەوە سیر وڵای خۆی ئەوە دەبی زیاتر ڕێزی لێ بژیرێ ئەو ژنەی کە پیاوی نامینی پیاوی ئەمرێ یان تەلاق قەدرێ یان لە مستەلاحی کوردەواری پێی ئەڵێن بێوەژن دەبی ئەم ژنە چونکە ما وەکو برێ لە ژیان تووشی هەندێک سەدمەک بووە یعنی کە جیابوویتەوە لە پیاوەکە یان ئەوە بووە وەکو برێ بۆیە وەکو موسیبەتێک حیسابە شتێشی لێ قەوماوە چۆن ئەگە ئینسانێکی مسلمان ڕووداوێکی لێ بقەومی شتێکی ناخۆش دڵی پێ بتەزی پێویستە لەسەر هەموو مسلمانان بچن دڵی بدەنەوە مثلەگە ژنێک تووشی ئەو حاڵەتەی بوو نە خەڵک برێ وڵی مستعاقبی دەباوی نەخی داپسی پێ برێ کچم خوشکم تەلاقدان بابەتێکە لە شەرعی درستە و تو کە تەلاق درای وە مەزانە خوا نەخواستە تو سووک بووی و یان تو بێ احترام بووی و یان تو ڕغبەتت نەماوە نەخێرەت و هەر ژنەکەی جارایی و زۆر باشتریشی لە جارم شن ئێستا لە قۆناغی کچایەتی چوویە قۆناغی ژنایەتی منی پیا و چونکە ئەویش لە تەمەنی گەنجایەتی کە ژندێنی ئەستە تەمەنی پیاوەتی نەوعما هەتا لە ناو کۆمەلگا ڕێزی زیاترە بی ژنیش لە کاتی زەواجەکە جدا تەلاقیش بدرێ دەبی لە کاتی کە کچە زۆر احترامی زیاتر ببیتن چکەوە قۆناغێکی بازداوە لەبەرەوە ئینسان کە ژندێنی یان ژن مێر دەکاتن بە پێی حەدیسی پێغەمبەر سەلامی خوای لەسەربی ئیمانەکەی حفظ ئەبیتن عقیدەکەی حفزتر ئەبی پێشتر مڕەشە هەلوەوی تووشی گونا ببی تووشی غەڵەتی بی بەڵام لەو کاتەی هاوسەرگیری کردو ئەو زەدا جیابوونەوەش ببی تقریبان تۆزێک ئیمانەکەشی زیاتر تەواو بووانە اینجا ئەوەی لە کوردەواری ئێمە بە چاوی سوک تەماشای ئەو حاڵەتانە ئەکەن ئەمە دابوونەری تا هەڵە و غەڵەتەکەی ئێمەیە کە تا ئێستا ئێمە لە سەری ئەڕۆین ئەمێ دەکەم ئەو دابوونەریتەی وەلا بنێن یان مەسەلەن حاڵەتێکی ترەیە لە ناو ئێمە حەزەکەم ئاماژەش بۆی بکەن هەبووە لە کوردەواری کچێک دەگە کوڕێک ڕۆیە لەوە بۆ دووکارێن وە دووکەتن نازم هەریەک شتێکی پیاڵێ زۆر کچەکە شەرمەزارەکرێت چۆن ئەوە ڕۆیە وەگەڵ کەتێ بەڵام هیچ کەس باسی کوڕەکەی ناکە وڵای لێرە هیچ فەرقینە ئەگەر ئەم عیبدارە ئەمیش عیبدارە ئەو ڕۆیە ئەویش ڕۆیە ئەو ڕەدووکەتە ئەویش ڕەدووکەتە هەنی بۆ ئەوە بۆ ئەوەنە عیبدارە هەردووکە عیبدارەگە پیاوەتە چاکە هەردوو چاکە یعنی ئەمە عرفە وای لێ کردیا نەک شتێک بیتن بەڕاستی برێ وەڵا لە ئەستی خۆی ئەو بابەتەیە بینە سەر ڕێزگرتن لە ئافرەتی بەتەمەن ئاینی ئیسلام چۆن ڕێزی لە ئافرەتانی بەتەمەن گرتووە طبعا ئافرەتانی بەتەمەن هەموو ئینسانێکی بەتەمەن ئەوجا ئافرەت بیان پیاوبی ئیسلام یعنی ڕێزی تایبەتی لۆنەیە حتا لە حەدیثی شیعەتیە کە حەدیثی قودسیە ئەرێ خوای گەورە خۆی ئەفەرمی بۆ پێغەمبەرێ من شەرم لە ڕدێنی سپیا کەم ئەوجا ڕدێنی سپیار میسالی بە پیاوی نایتەوە چونکە زیاتر لەو مەسەلانە نمونە بە پیاو دێتەوە بەڵام بۆ ئافرەتیش عینیشتە ئافرەتی سەر سپیش خوای گەورە ئەفەرمی ئەمن شەرم لە مووی سپی ئەکەم یعنی کە ژنێک یان پیاوێک سەری سپی بوو سمێری سپی بوو تەمەن کە ئەکات تەمەن خوای گەورە بە گەورەیە خوارێ من شەرم لەوانە ئەکەم حتا عەزابیان بدەم حتا یعنی ئەویان لەگەڵ بکەم کەسێک کە بگەتە ئەو تەمەنە خوای گەورە بە گەورەیە خۆ برێ من شەرم لەو جوورە کەسانە ئەکەم ئەدی چۆنە بێ ئێمە ئینسان شەرمی لێ نەکەن و احترامی نەگرین لەسەر سەری خۆمانی دانەنین باشە هەر لەسەرم بابەتە ئەچینە هەولێر پامنێرمان دیاری شێخە لەگەڵمانە لە خانەی بەساڵات چوان دیاری ئەم کاتت باش پێمان بڵێ بارودۆخی ئەو کەسانەی ئەوێت چۆنە لە هەمان کاتیشدا ڕەمەزان لە خانەی بەساڵات چوان چۆن بەڕێکرێ بەڵێ سارا ئەم کاتەی تۆ و بینەر و بیسەرانی کوردستان 24 باش ئێمە ئێستا لە خانەی بەساڵات چوانین دیارم خانێش کۆمەڵە کەسانێکن کە دەیانوێت لە مانکی ڕەمەزانی پیرۆزدا بە ڕۆژوو بوون بۆیە ئەوانیش پارشێوان ئامادەکاری خۆیان دەکەن ئەوەی کە ئێمە هاتین پێشکەمێک ئەوان خۆیان ئامادە دەکرد کە خواردن بخۆن بۆ پارشێ جا ئەو خواردنەی ئەوان چۆن پارشێو دەکەن من دەمێ ڕاستەخۆ خۆمان بچینە ئەو کافتریایە بزانین ئەمان چۆن خۆیان ئامادە دەکەن بۆ پارشیف چینە و خواردنانی خۆیانەی خۆن یاخدە و خواردانە لەسەر خواستی ئەوانە ئەوەی کە هاتوین ئەمە کافتریاکەیە و دیارە خواردنیان بۆ دانراوە زۆربەی خواردانی کە دیارە کە ئێمە پێشتر پرسیارمان کردووە لەسەر خواستی خۆیان ئەوانی کە لێرن لە خانی بەساڵاتوانن مەسەلەن خۆیان حەسەب تەڵەبێتی خۆیان داوای ئەوەکەن ئەوەی کە دیارە خواردنێکی زۆر دەکەن مامۆستای بەڕێز سڵاوت لێبێ شەوت باش بێ لە ڕەمەزاندا پارشێو دەکەن ئێوە چۆن خۆتان ئامادەکەن خۆتان ئامادەکەن ڕەمەزان تەنێ مبارەک بی لە
هەموو مسلمانانی کوردستان و جیهان لە هەموو مسلمانان پیرۆز بێ ڕەمەزانێکی خۆش بە بەرەکات بە خێر و بەرەکەت الحەمدوللا لەخوا بە زیاد بێ هەمومان ئەوانەی دانیشتینە برایان ئەوانەی بە ڕۆژیە بن لەخوا بە زیاد بێت لەو تەمەنە ئێمە خوا قووەتی داینە و ئەتوانین بە ڕۆژی بین و الحەمدوللا هیچ شتێکمان کەم نییە لە خواردن و خواردنەوە شتیوە و پیرۆزبایی لە هەموو برایانەکەم هەموو خەڵکی کوردستانەکەم هیوادارم هەمووان بە ڕۆژی بین چونکە ڕۆژی گرتن دەفەرمووی صلی الله عليه وسلم پێغەمبەرمان صوموا تصحوا ئەوە یعنی ئێمە کە بە ڕۆژی ئەبین لە زۆر نەخۆشیەکان چاکە بینەوە ئەرێ وەڵە زۆر شتمان هەیە ئەگە زەختە سوکەریە ئەو شتانەیە بەنسبەت پیربووەکان بەنسبەت گەنجەکان چەند بەتێنن زیاتر خواتێنیان ئەداتێ زیاتر بە خۆت داتێ خزمەتی وڵاتمان کوردستان و ژیان بۆ هەمووی بۆ ئەوەی یارمەتی یەکتر بدەین. مامۆستا منەمەیە پرسیارە لە بەڕێستان کەم ئەو خواردنانی کە ئێوەیە لەسەر داخوازی خۆتان بۆتان دەکەن چۆن خواردنتان بۆ حازر دەکەن ئەم کارمەندانی ئێرە؟ خواردنەکانی ئێرە هەمووی لەسەر حسابی دەستگای بارزانیە دەستگای خێرخوازی بارزانی بە هەموو هەتا ئەوانەی کە بە ڕۆژی نین ڕۆ بەیانیان هەموو خواردنیان بۆ حازر دەکرێت ئەوانەی توانای ڕۆژیان نییە ئەوانەی کە نەخۆشن ناتوان بە ڕۆژی بن خواردنی وەڕۆ بەیانی ئێواران بۆیان دەکرێت ئێمەی کە ئێمەش بە ڕۆژین خواردنیشی ڕێک و پێک زۆر هەمووی موفەقیان کە هەمویان ئینسان گەنجانی باش و محتەرەم و کارمەندی باش لە گەورەیان لە مدیرەوە بگرێت تا گچکەکانیان ئێمە لێ ڕازین خوا لێیان ڕازبی ئێمە زۆر سپاسان دەکەین بە خێراتتان دەکەین بەخێر بێن. بەڵێەوە دیارەوەی کە یەکێک لەو مامانە باسی کرد ئەوەیە کە ئەوان زۆر لە خواردن خۆیان ڕازین دەسمەلایەکێک لەوانی تر دەمانەیە زیاتر قسەیان لەگەڵاکەم بیان دوێنم تۆ خۆت حەزت زیاتر لە چ خواردنێکە مەسەڵەن کەبی خۆی ئایا خواردنیان بۆ حازر کردووی کە تۆ خۆت حەزت لێتی؟ پێشەکی بەخێراتنی کوردستان بیستار دەکەم زۆر بەخێر بێن ئێمە لەخوا بە زیاد بێ خواردنی چاکمان بۆ دێ چمان بێ تەڵەب بکەین بۆمان دێ هێرکەیە ماستە ئیتر هەر شەوێ خواردنەکان بۆ دێنین بە دڵی خۆمان پێویستیمان بە هیچ چیتر نییە برێ وەڵڵا ئەوەی مەسەڵەن تێر نەبووە خواردنی زیاتر بۆ دێنن تا خواردنی چاک بخوا ڕۆژەکەیان خۆش من دەمەوێت زۆرترینیان بدوێنم حەزەکەم پەیامی خۆیان بگێنن. ماما تۆ ئێستا گوێم لێ بوو قسەت دەکرد جیاوازی پارشێوانی جارانی زوو چۆن بوو ئێستا چۆنە کارمەندەکان چۆنن حەزە لە چییە؟ ئێستا زۆر چاکە لە گیانمەنی لە پێشە و یعنی ئەم خەڵکە ضعیفی مەسیبەت زۆری وەستەرەوەی. باشە پێشتر چیتانە خوارد ساڵانی زوو؟ پێشتر چیمانە خوارد؟ نان و پەنیرمانە خوارد پارچێ و کەرەمانە خوارد ڕۆڵمانە خوارد هین حیوانات. باشە دەستە خۆش بێ زۆر سپاس مەمنون. من دەسمە لای ئەو دوو بە ساڵاتوی ترکە لێرەن دیارە خۆیان ئامادە کردووە. مامە سڵاوت لێبێ تۆ لەگەڵ ڕۆژوات چۆنە بینە چۆنە لەگەڵ ڕۆژوات دەتوانی بە ڕۆژوو بیت؟ باش باشی زۆر باشمانە باش خزمەتی جوان شمان دەکەنەوەنە هەندە گچکە تا ئاگانمەیە هەرێ وەڵات چ برین ئەوە ئەوە بەدڵی خۆتانە بەدڵی خۆمانە هەموو باشە زۆر باش. پاشێوان ئەوان خەبەرتان دەکەنەوە؟ نانە ئاوە ئەوان دێن ئەوە پاشەوە هەستەوە هەیە خەوی گرانە خەوی دانیشتی ئەلحەمد لە نانم شەوێ تا ئەختاس بێنێ هەر نانم. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. بەڵێ سارەوەی کە ئەگەر هاوکارم وێنەکە بشان بێ ئەوەی کە دانراوە هێلکەیە ماستە نیسکە لە میوەکانیشا بۆیان داناوە من دەمێ بچمە لایەکێک لە کارمەندەکانی ئەم خانەیە کە ئەوان وەکو سەربازێکی ون شەوانە خزمەت بەم بە ساڵە چوانە دەکەن. کاکڕێواز سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ ئێوە چۆن پەیڕە و پرۆگرامی خۆتان لە مانگی ڕەمەزاندا بۆ ئەمانی کە بە ڕۆژۆ بن چییە؟ بەخێر بێن سەرەتا بەڕاستی ئێمە لە هەموو مانگەکان لە هەم ڕۆژەکان هەر ئەو خواردنە هەیە بەس بەڵام لە مانجی ڕەمەزان بە تایبەتی پرۆگرامێکی زۆر پتەودادەنێن شەوان شەونخۆین دەکەین ناخەوین تا ئەوانان دەخۆن ئێمە هەرنان ناخۆین بە چای خۆشتان بینیتان ئەوە بە ساڵاتزوەکان لە هیچیان کەم نییە بەڕاستی
لەخوای بە زیادبی خێر کاک دەباس ئەو خواردانە لەسەر خواستی خۆیان بۆیانەکەن حەسەب تەڵەبی خۆیانە هەموو لەسەر خواستی خۆیانە ئێمە یەک ڕۆژ یەک جەدوەلیش نیعنیە خواردن جەدوە لە ڕۆژانە دەگۆڕێ ئەو خواردنە هەتا لە فتارکردنەوەش ئەینە جەدوەل دەگۆڕێ قایمەمان هەیە جەدوەلە لەسەر خواستی خۆیان بەخێر بێن بەخێر بێن بەڵێ سارە ئەوە ئەمە ئەم شەوی خانەی بە ساڵاتوان بوو کە لە پارچەوە خۆیان ئامادە کردووە ئەوان خواردنێکە کە بەدڵی خۆیان دەکەن کۆمەڵە کارمەندی کە دەتوانم بڵێم هاوکارێکی تەواوی ئەم بە ساڵاتوانە دەکەن خزمەتیان دەکەن ئەوان لێرەوە مەسەلەن گڕوتین بۆوانە دەدەن کە بە ڕۆژوو نابن داوایان لێ دەکەن کە بە ڕۆژوو ببن دیاری شێخە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ مامۆستا جەلال گەڕێمەوە لای بەڕێستان ئەگەر بەر لەوەی بچمە لای پرسیارەکانی دیکەم و تێکت هەبێ لەسەر خانەی بە ساڵاتوان کەسانی بەتەمەن و بە تایبەت هاوکاریکردنیان لەم مانگە و چ لە ماڵەوە چ لە خانەی بە ساڵاتوان چەند گرنگە و چەندە لە ڕووی ئاینیەوە پێویستە. وڵی تەمان ئاینی پیرۆزی ئیسلام هەردەم لەگەرەوەیە کە ئینسان مرۆڤ چاکە لەگەر یەکتر بکاتن. بەڵام بە تایبەتی چاکەکردن لەگەڵ ئەو خەڵکانەی کە بە ساڵات چوونە بێتاقەتن توانای کەسابەتیان نییە ئیشیان بۆ ناکرێتن و سەرپەرشتیاریان نییە وەکو ئەوانەی کارێن دەخاڵی دەو شوێنانەنە ئەمانە کە تو هاوکاریان بکەی و یارمەتیان بدەی و حتا ئەگەر زەکات بی سەدەقەبی هەر چاکێک لە دەست بێ لەگەریان بکەی بەڕاستی ئەمە زۆر گەورەترە لەگەر خەڵکەشی دیکە بکەی کە ئەویش هەر چاکەیە بەڵام کە بەخۆ بتوانی شت بکاتن چونکە ئەمانە ئیکرامگرتن و ڕێزگرتنی خەڵکی زەعیف کە حەدیسی پێغەمبەری لەسەر سەلامی خوای لەسەر بیتن خەڵکی زەعیف یعنی بێدەست هەڵاتە بەخۆی هیچی پێ ناکرێتن ئەمە لە هەندێک شوێنە لە هەندێک فەرمودەیارێت تو ئەگەر زەعیفێک هاوکاری بکەی و بتانی پێداویستەکانی بۆ جێبەجێ بکارێ مقابلی ئەوەیە کە تو حەجێکت کردبیت یعنی ئەوەندە ئیسلام ئینسانی بە تەمەن و گەورە ڕێزی بۆ داناوە کە پێویستە خزمەتی بکرێت. بەڵێ مامۆستا مەلا جەلال خەیلانی پێشنێژ و تارخان زۆر سپاس بۆ ئامادەبوونە. من سپاستان دەستخۆش. ئەچینە یەکێک لە شارەکانی سووریا کە ئەویش ڕێخستنەکانی باکوورە لە سووریا ئەوان لەم مانگەدا بە تایبەت لە ناوچەکانی شام و حەمس خواردن پێشکەشی خەزانە ئاوارەکان دەکەن. پێکەوە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە وەردەگرن. ئەف کەس ئاوارەیەن گۆژمالێن خوێ بە نەچاری دەرکەتنە. ئاوارەیەن گوندەوارێ شامێ و حەمسێ هەروەها حەمایە بڕیارێ کەفتنەکەش بۆی پاراستنا جانی خوێ مالێن خوێ بجهێلانە و دەرکەتنە ولڤی باژاری بجهبوونە ئەو ژی باژارێ ئیدلیبەیە بەهاتنا مەها ڕەمەزانێ ڕێخستنێن باکوورێ سووریێ خواردنێش بۆ ئیفتارێ ji malbatên wan awareyan re hazir dikin û pêşkeşî wan dikin da ku êş û azarên wan kêm bibe. نحن الآن في ريف إدلب. ئەمنها لە باژارە ئیدلیبێنە ئەم خواردنە ئەفتارە جوان ڕە ئامادە دەکەن جوان خەڵکین و بنەچاری ji malên xwe derketine ji bo kêmkirina êş û nexweşiya ku têda derbas bûyîn piştî ku tiştî herî girîng ji dest dane. Meha Remezanê bazar bi tevgereke zêde tê naskirin taybetî kirîn û firoştina keresteyên xwarina taybet bi Remezanê. Bi gotina welatiyan sifra Remezanê peywendî û hezkirinê di navbera xelkê de çê dike. Meha Remedanê hezkirin û nêzîkbûnê nav xelkê de çê dike û me nêzîkî xelkê me dike hên ku ji bajarên Hemsê û derdora Şamê hatine. Ev hemû li ser sifriyekê kom dibin û bi hevdûra dixwin û vedixwin. Piştî şerekî berdewam di navbera hikûmeta Sûriyê û çekdarên opozisyonê li gundewarê Şamê û derdora Hema û Hemsê got çend mehan dirêj kir. Çekdarên opozisyonê biryarî keftinekê digel hikûmeta wî welatî ji dever û bajarokên xwe derketin û berê xwedan bajarê İdlibê. Bajarê ku ev çend sala dibin kontrola opozisyona Sûriyê de ye û bi mezintirîn bargeha wê tê naskirin li Sûriyê. Rodî Hesen, Kurdistan 24.
بەڵێ بەڕێزان چینە تەوەری هونەری پاشیو کە ئەویش لەگەڵ یەکێک لە هونەرمەندەکان لەگەڵ ئێمە ئامادەیە ئەویش ژوان سێودین باس لە سرودە ئاینەکانی تایبەت بە مانگی ڕەمەزان دەکەین. کاک ژوانم کاتت باش بەر لەوەی بچینە قسەکردن لەسەر بابەتەکانە پێمان بڵێ بۆ ڕەمەزانی ئەم ساڵ هیچ بەرهەمێکی نوێت هەبوو؟ بەداخەوە نەخێرنەوەڵە. بۆچی؟ وڵی بەهۆی ئەو قەیران و تەکالیفی زۆری ئەو مادە هونەریانە بەڕاستی نەمانتوانی ئەو ساڵ هیچ بەرهەمێکی تازە بکەین بەداخەوە لەبەرەوەی تەکالیفێکی یەکجار زۆر دەکا بەڵام ئێستا بە خۆتان دەزانن وەسایل زۆر بووەکو لە سۆشیال میدیا دەتوانین شتەکانمان لەوێ زیاتر هەلە ماڵێ شت تۆمار دەکەین بە ڕاستەخۆ بە لایف دەتوانین خزمەت چەندە کار ئاسانی بۆ ئێوە کردووە زۆر تەمان بێگومان لەبەرەوەی بەرهەمی لەو شێوەیەت هەیە کە لە ڕێگەی سۆشیال میدیا بەڵێ لە چەناڵی خۆم لە ئینستاگرام لە فەیسبوک زیاتر شتەکانم لەوێ بڵاو دەکەمەوە هەم بینەری زیاترە هەمیش تەکالیفی کەمترە ینی وەسایلەکی زۆر باشە ئەگەر وایە بۆچی کار بە شێوازی دیکە وەڵی ئەوە ناتوانین سیناریۆ ینی زۆر جار لە کلیپدا تۆ کلیپەشی ئاینی دەکەی پەیامی زیاتر دەگەینی ئەگەر سیناریۆشی جوانی تێدابی پەیامەکە باشتر دەگا هەمیشە ئەو هەدەفەی کە دیاری دەکەی لە بۆ بابەتێک لە بابەتەکانی مەرزنی هەر بابەتەکە ئاینی بی بابەتی ئیجتیماعی هەیە زۆر بابەتی تر هەیە ئاراستەکردنی ئەو ئامانزەت خێراترە لە ڕێگای کلیپێکەوە مەسەرەن تۆ سیناریۆکی جوانی بۆ دادەڕێژی بیرۆکەیەکە بۆ نمونە بیرۆکەیەکە لەسەر خۆشەویستی دایک خۆشەویستی باوک خۆشەویستی نیشتیمان و یاخود بیرۆکێکی جوانە لەسەر یەک لە ئاکارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەتوانی بەرجەستەی بکەیت لە سیناریۆیەکدا دەتوانی بە جوانتر لە ڕێگای سیناریۆکە بیگەێنی بەدەر لەوەی کە ئەگەر ئەمن تەنها لە سۆشیال میدیا لە ماڵەوە بە ئالەتێکی مۆسیقا خۆم کە ئامێرەکان زۆربەی ئامێرەکان دەژەنم وەکو ئۆرگ و عود و جمبوش و ساز واتە ئەو کارانی کە تۆماریەکەی بەتەنیا لەسەر ئەرکی خۆت و خۆت جێبەجێەکەی بەڵێ بێگومان لە ماڵەوە زیاتر ئامێرەکانم هەیە هەر شوێنێکم دانەوە ئیتر کامیرەیدا دەنێم و یان لایف دەکەم و یانیش تۆماری دەکەم ئەم تەکالیفی کەمترەوەکو باسم کردی شەمی ینی سەریعتر دەگا لەبەرەوەی لەوانەیە هەر یەک لە ئێمە کۆمەڵک کەسی یان بابرێن کەسێ لە تەمەشای ئەوەکان دەکا دەتوانی بە ئاسانتر لە فەیسەکە ڕێی ئینتەرنێتەوە بەلەتر دەگا پەیامەکەت و تەکالیفی کەمترە زۆر باشە ئەمە کاری نەکردوتە سەر ئاستی بەرهەمە ئاینیەکان یان ئەو کارانێک کە یان سرودە ئاینیەکان بەگشتی لە ڕووی کوالەتیەوە لە ڕووی بینەرەوە لە ڕووی بەرهەمی بەڕاستی طبعاً ینی بەرهەمی ئاینی بە کلیپەوە جوانە بێگومان تۆ کلیپەشی جوانی لە بۆ بکەی باشترە لەوەی کە تۆ لە ماڵەوە تەنها دەنگەکە دەگەیەنی لەوانەیە بۆ نمونە ئەمە زۆر جار ئیسفادە لە شێوازی کلیپەکەی لە بۆ نمونە بۆ کەسێک کە نابیستە ئیسفادە لە کلیپەکە دەکا ینی تەسیراتی زۆر کردووە بەڕاستی لە چونکە کلیپ باشترە باشە کەواتە ئێستا ئاستی بەرهەمە ئاینیەکان چۆن هەڵە سەنگێنی وەکو خۆت وەکو هونەرمەندێکی ئەو بووە بەڕاستی لەو مستەوای نییە تۆزێک فۆزای پێوە دیارە لە هەندێک جار چونکە بەیەک ئاراستە ناڕوە لە چاو پێشتریان هەر گەشەی نەکردووە لە چاو بۆ نمونە ئەگەر نمونەیەک بینینەوە بە یەک لە هونەرمەندەکان لە دەرەوەی وڵات کە بۆ نمونە ماهر زێنیان سامی یوسف سیر دەکەی لە یەک ئەلبومە یەک ئەلبومی کرد دنیا هەمووی ئەو کەسەی ناسی و زانی چیە بەڵام ئێمە لە وەکو خۆم لە هەشتایەکان لە خۆم لە دارالفنون بۆ نمونە یەک گروپی 8 نەفەر بووین 8 کەس هەموو منداڵ بووین گۆرانیش ماوەختی خۆی لە بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک خاص ینی ئاینی تەزیل کرد و تەسویریش کرد ئەو کاتە یعنی حساب کە لە هەشتایەکانەوە تۆ ئیش لەسەر ئەو بوارە دەکەی تاوەکو ئێستا
نەماتوانە نەک لاوانێ ڕەنگە جەنابەت بۆ شوێ من نەناسی ڕەنگە کۆمەڵە کەس نەماتوانە ئەو بەرهەمە جوانانیان ئەو شێوازە ئاینیە لە بواری هوەریدا بە جوانی بگەینیان بە دنیا بناسی وەکو هۆکار چییە؟ هۆکار وەسائلی ئیعلام ینی ئەوە هۆکارە لەبەرەوەی وەسائلی ئیعلامی ئەو بوارەی تێدا پەخش بکرێت زۆر کەمە. هۆکاری تریش ئەوەیە کە ئێمە نەماتوانێت بەڕاستی بە شێوازەشی جوان وەکو خۆت باست کرد ئایا هۆکار چییە نەماتوانی ئەو بوارە بەو شێوەیە بگەین ئاستەک ئەوەیە یەک لەو شتانە ینی بۆ نمونە کەناڵی ئاسمانی کەشتی بەرهەمی ئاینی زۆر پەخش بکە زۆر کەمە ئەوە تەنها لە ڕەمەزانان ئەو شتانە دەبینین هۆکاریت کە بەرهەمی جوان نییە بەڕاستی لە ئاستی نێودەوڵەتی بی هەموو شتی کرچوکاڵ و ناخۆییە ینی تەنها ینی کەلیماتی زۆر زەعیف بوو نمونە ئێمە کۆمەڵک شعری کلاسیکمان هەیە ئیمەحوی و حەمدی و مەولەوی و کۆمەڵک ینی کمتر دەپرژین لەسەر ئەو شعرانە شعری کرچوکاڵ دەینین مۆسیقای زەعیف دەینین میلۆدی خراپ دەینین ینی هەمووی دووبارە ئەوە وای کردیە بەڕاستی و شێوازی ستایلی گۆرانیەکان و بەرهەمەکان و لە ڕووی میلۆدی لە ڕووی مۆسیقا هەمووی تەقلیدیە یعنی هەمووی وەکو یەکتریە من لە نەوەدەکانەوە بەرهەم هەیە لەگەر ئێستا سیر دەکەم یعنی جیاوازیەکی ئەوتۆم نەکردی لە خۆمەوە لەبەرەوەی نازانم هۆکارەکەی زۆر جار بەخۆشم نازانم لەبەر چ پێشکەوتنمان نەکردیە ئەوەیە کە هەر شتی تەقلیدی دەکەین ئەوەیە هۆکارەکە بۆ نمونە دەچین گۆرانێکی سامی یوسف دەینین دووبارە بە کوردی باشە لەو میلۆدیشی بە خۆت داینان بۆ نمونە من ئەو بەرهەمانەی مامۆستا فەرهان غەفور کاتێک ئاوازێک دادەنی بەڕاستی یەکسەر دەستە ناو ناخی ئینسانەکان بەرهەمە دینیەکانی و غەیری دینیەکانی ینی پێویستمان بەو بەرهەمانەیە ئەگەر لە ساڵێکدا ئێمە دەبەرهەمی بەو شێوازەی کە ئەوان ئەو ئاوازانی وەکو مامۆستا فەرهان غەفور و ئامانزغازی و کۆمەڵک هونەرمەندی تر کە ئەو ئاوازانە دادنێ بەڕێی من زۆر زیاتر پێشکەوتتر دەبی قسەی زیاترەکەین ئەگەر بکرێستی جۆمان لە بەرهەمێک بێت زۆر باش ئاماژەت بۆ کرد ئامێریش ئەژەنی هیچ ئامێرێکیشە لەگەڵ خۆت نهێناوە وەڵا بەداخۆ خۆزگە باسییان کرد بەیا پێم خۆش بوو ئامێری عود و ئەم کۆمەڵک ئامێری زۆرم لە مارێ پاریان داوەتەوە بە ئامێرەکان لێرانە دەمانتوانی بەرهەمەشی هەر ڕەمەزانی پێم خۆشە وەکو ڕەمەزان ڕەمەزان مانجی پڕ نووری خێر و بێری قورئانەکە ڕەمەزان مانجی پڕ نووری خێر و بێری قورئانەکە ڕووناچی ڕێگەی بەهەشتی خەڵاتی کردگارەکە ڕەمەزان مانجی پڕ نووری خێر و بێری قورئانەکە ڕووناچی ڕێگەی بەهەشتی خەڵاتی کردگارەکە ڕووناچی ڕێگەی بەهەشتی خەڵاتی کردگارەکە لە شاوە پیرۆزەکانت تێرنۆش ئەکاین نەشئەی قورئان لە شاوە پیرۆزەکانت تێرنۆش ئەکاین نەشئەی قورئان بیرکەوتنەوەی هەژار بێرسی یادی خاوەنی گشتجیهان یادی خاوەنی گشتجیهان دەستخۆش دەنگت هەر خۆش بینە سەر کارکردنی ئێوە بەتایبەت هەموو ئەو کەسانەی کە بەرهەمی ئاینیان هەیە یان زیاتر لە بواری ئاینیدا گۆرانی و سرود ئەڵێنەوە بۆچی بە شێوازی گروپ کارتان نەکردووە یان هەوڵ بدەن هەمووتان پێکەوە کار و بەرهەمەکانتان پێشکەش بکەن
دیسان دەڵێن بەداخەوە ئێمە لە هەشتاکان لەو گروپەی کە مامۆستا ئەحمەد لێرەوە ڕێزوسڵاومە هەیە کە ئێمەی فێرە چۆنێتی دەربڕینی فۆنێتیکی دەنگ و نەبەڕاتی دەنگ و فێرە ئەو شتانەی دەکردین کۆمەڵە گۆرانی زۆر باشمان ئەو کاتە دەگوت مەسەلەن ئەو کاتە ئێمە بە گروپ کارمان دەکرد بەداخەوە ئێستا هەمووی بە فەردی کار دەکەن یعنی سرودی ئاینیش بڕۆ سیر کە لە تەچێ خانەقاکان سیر دەکەی هەموو بە گروپ بووە چەند بە گروپیش بەرهەمی ئاینی بە گروپ خۆشترە بۆ نمونە من چەندین جار فکرم هەبوو کە گروپەکی زۆر گەورە بۆ نمونە لە یادی مەولوددا بە گروپ کۆمەڵێکشت هەریەکە و کۆپلەیەک برین مەسەلەن یەک بە بادینی برێ یەک بە سۆرانی یەک بە هەورامی برێ ینی هەریەکە و کۆپلەیەک برێ بەڵام کۆرسەکی زۆر گەورە بی کلیپەکی جوانی لەوکە چەندین فکری زۆر جوانم هەبوو لە هەموو یادەکان لە یادی ڕەمەزان لە یادی ئیسرا و میعراج بۆ نمونە بەڵام بەداخەوە ئێستا بۆ نمونە ئێمە لە وەکو باسم کرد لەو کاتە مامۆستا ئەحمەد یەک لە بەرهەمەکانی پرۆڤەمان کرد لەسەری لە بەردەم محافەزەی هەولێر ئەو کاتە لە ساڵی 1986 گچکە بووین مەرحەلە 5 ئیبتیدایی و 6 ئیبتیدایی بووین یەک لەو گۆرانیەمان گۆم بۆ نمونە هەمووان زۆر گروپەکی گەورە 80 کەس بووین هەمووی دەنجی ناسک و زۆر بۆ نمونە یەک لەو بەرهەمانە ئێمە هەموو موسڵمانین ئێمە لە ساڕێی قورئانین ئێمە هەموو موسڵمانین ئێمە لە ساڕێی قورئانین پێشەوامان پێغەمبەرە ڕووناچی ڕێگەی باشەرە تەمەنەوە بە 80 نەفەر بووین ئەو گۆرانیەمان دەگۆ بڕوا بکە نە مایکرۆفۆن نەبوو هیچ شتێک نەبوو ئەگەر لە بەردەم محافەزەی بینایی پارێزگای هەولێر لای باتە و مەنتیقەی باتی هەمووی دەنجی دەداوە بە گروپات هەم بەرەکەتی هەیە هەم خۆشترە خەڵک حەزی لەو شتانەیە مەبەستت ڕۆحیەتی ئەو کات جیاواز زیاترە چونکە لە خانەقاکانی سیر دەکەی هەموو بەیەکەوە دەیرێن چەند تام چێژی زیاترە ئەوە لە ڕووی دەنگ و لە ڕووی ئیشکردنیشەوە بەڕاستی لە ڕووی ئیشکردنەوە زۆر کاریگەری زیاترە جێگر هەمیش لە بۆ فێربوونی ئەو کەسانێک کە لە دواوەیە هەمومان بە کۆرس دەستمان پێکرد پاشان فێر بووین باش ئەوە لە هەموو بەرهەمێک وایە جاران تەکنیک وەکو ئێستا پێشکەوتو نەبوو بەڵام ڕۆحیەت زیاتر بوو ئێستا تەکنیک زۆر پێشکەوتووە ڕۆحیەت کاڵ بێتەوە بۆچی خۆی ئەوەیە بەڕاستی ئێمە زۆر جار دەچینە ستۆدیۆ یان لە ستۆدیۆ کاریگەریە تەکنیکیەکان دەنگمان خۆش دەکەن ئەوە بەڕاستی یەک لەو شتانەیە کە فێڵ لە جێگر دەکەین فێڵ لە بینەر دەکەین لێش ئەو کاریگەری نابی ڕاستەخۆ بۆ نمونە ئێستا بە لایف گۆرانیەکە دەرێم بەبێ مۆسیقا بەبێ هێشتێک لەوانەیە کاریگەری زۆر زیاتر بی ئەگەر بە پلەیباک شتێکم گوت بەیە چونکە لەوانەیە لە ستۆدیۆ لەبەردەم ئەو کەسێک کە ئیدیت دەکایە باڵێم مۆنتاژی گۆرانیەکەم دەکا دەنێم لێرە دەنگم والێ بکە لێرە دەنگ یعنی تەسەنوع تێدا دروست دەکەی هەمووی بیتە تەسەنوع لێ ئەو کاریگەریە نیە لە هەموو هونەر لە هەموو بوارەکانی هونەر هەتا لە تەمسیلدا هەتا لە بواری تەشکیلیدا هەتا لە زۆربەی بوارەکان تەکنیک و تەکنەلۆژیا کاریگەری لەسەر ئەو شتانە زۆرکی دیالۆش ناتوانی بەو شێوەیە کاریگەری لەسەر دڵی جێگر بکەی ئەوە یەک لەو شتانەیە باشە ئەمە لە ڕووی با بڵین وتنی بەرهەمەکانتەوە بینە سەر کارەکانی دیکە مۆنتاژە جێبەجێکردنە دەنگە بەگشتی ئەمانە چەندە خۆت بەشداری تێدایان چەندە لەو کاتانە پێویستت بە هاوکاری کەسانی دیکە هەیە سوپاس بۆخوا ئەلحەمدە خوای گەورە کۆمەڵێک بەهرە و توانای باشی پێبەخشیمە زۆر جار ئێمە لە حاڵەتێک توش دەبووم بۆ نمونە کلیپم دەکرد کەسێکی وانە بوو مۆنتاژم لە بۆ بکە کاری ئیدیتم لە بکە دەچوم دەورەیەکی ئیدیتم دەکرد مۆنتاژم دەکرد خۆم فێرە ئیدیتکەم لەوەی خزمەت بە لەبەرە بە حکومیەوەش خۆم بەرپرسی یەک لە تیپەکانم تیپی هونەری بەیان کە تیپێکی مجازە مۆڵەت پێدراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری تاکە تیپی مۆڵەت پێدراوین لە وەزارەتی ڕۆشنبیری کە لە بواری ئاینی و کۆمەڵایەتی و کۆمەڵە کشتی جوان هەم لە تەشکیلی و شانە و لە هەموو بوارەکان خۆم بەرپرسی ئەو گروپم لە هەزار ئێستاش بەردەوامین
إذا هەستم کردی لە شوێنێک نەقس هەبی لە بۆ هونەرمەندان خۆم وەکو پێیژەیەکم لە بۆ هەموو هونەرمەندان دائیمەن بیرۆکەیان لە بۆ دادنێن بیرۆکەی بەرهەمیان لە بۆ دادنێن بیرۆکەی ناچار بوویمە کە بچم بپڕژێم لە بۆ هەموو بوارەکان حتا بواری بڕوا بکە بواری دەرێ نانم کردو بواری ئیشی مۆنتاژی دەکەم ئیشی بۆ نمونە تەزیلکردنی گۆرانی دەکەم ینی کۆمەڵک هەر لە هەر بوارێک بینیمە هونەرمەندان پێویستیان بە هەر شتێکە خۆم فێرە ئەو شتە کردووە تاواکو هاوکاری هونەرمەندان بکەم هەمیشە خۆم وەکو پردەکدانایە لە بۆ هونەرمەندان ئەگەر لە زۆربەی گۆرانیە ئەو گۆرانیانە سیرکەی لە تایتەلا دەبینی کە یان مۆنتاژم کردووە یان ئاوازم لە بۆدانە یان تەرزیعی مۆسیقام لە بۆ کردیە یان هەرنا بە ئالەتێکی مۆسیقا لە بۆم عەزف کرد ینی هەوڵم دایە هاوکاری ئەوەی لە بۆ خۆم دەوێ هەمیشە لە بۆ کەسانی تریش هونەرمەندان ویستومە بمەوێ دوا پرسیار کاک ژوان دەتەوێت لێرەوە پەیامی خۆت بەکێ بگەێنیان چی بڵێ بۆی ئێمە لە ڕۆئاینیەکەشەوە بە هەمان شێوە تا ساڵی داهاتوو هیچ نەبیان تا ڕەمەزانێکی دیکە کۆمەڵێ بەرهەمی جوانمان هەبێت بۆ ئەو مانگە زۆر سپاس وڵا پرسیارێکی جوانە و خۆزگە دەخوازم ینی ئێمە بتوانین بەرهەمی جوان پێشکەشکەین بگەینە ئاستی نێو دەوڵەتی ینی ئەو بەرهەمانەمان لە دەرەوە پەخش بکرێت بە کۆمەڵک زمان تەرجەمە بکرێت بە کۆمەڵک زمان ژێرنووسی بۆ بکرێت پەیام ئەوەیە بەڕاستی بە شێوەیەکی ئەکادیمی جوان بە زانستی زۆر ئاساییە کۆمەڵک مامۆستای زۆر گەورە و باشمان هەیە لە کوردستان مامۆستایانی پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلێژی هونەرە جوانەکان نەچین ینی زیاتر بە گۆرانیەکان و سرودە ئاینەکانمە بە زانستی بکەین چونکە لای من هونەر لە هەر بوارێک بی ئاینی بیان سۆزداری بیە هەر شتێک بی هەر هونەرە و پێویستە چۆن ئێحتیمام بە لایانی سۆزداری و ئەوە دەدرێ و لایانی پەیوەندیداریش بەڕاستی ئێحتیمام بەو بوارەی بدا چونکە ئەوە شتێکی لە ڕابردوودا لە تەچێ و خانەخایەکان ئەو شتە هەبووە حیفە ئێمە لایانی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری کەمتر گرنگی بەو بوارە دەدا بۆ نمونە ساڵانە بە کۆمەڵک هونەرمەندی باش دام بکرێ تاواکو بەرهەمی جوان بکرێ مێمەش وەکو کورد بگەینە ئاستێکی نێودەوڵەتی کە بزانن ئێمە وەکو کورد وەکو نەتەوەیەک کە ئێحتیمام بەو بوارە دەدەین وەکو مسلمانین الحەمدوللا لایانی هونەریشمان فەرامۆش نەکردو داواخوازشم هونەرمەندان بە شێوەیەکی زانستی بستنە ئەو بوارەوە چونکە هیچی کەمتر نییە لە هەموو بوارەکانی هونەری زیاتر بەڵێ ژوان سێودین هونەرمەند زۆر سپاس سپاس بۆ ئێوەش سپاسی دەرفەتەنان دەکەم زۆر سپاس بەڵێ بەڕێزانە چینە مسر بۆ یەکەم جار شاورمەی چوکلێت ئەگاتە ئەو وڵاتە هەرچەندە پێشتر ئەم جۆرە شاورمەیە لە وڵاتانی ئەوروپا ئیسرائیل لوبنان هەبووە بەڵام بۆ مسر تازەیە و ئەم ڕەمەزانە یەکەم جار خەڵکەکەی دەیانەوێت ئەم جۆرە شاورمەی شیرینی تاقی بکەنەوە بەر لەوەی کە شاورمەکەش بخۆن پرسیاری زۆر دەربارەی چۆنێتی دروستکردن و ئامادەکردنی دەکرێت پێکەوە شاورمەکە دەبینین و هەروەها زانیاری زیاتر تایبەت بەڕاو بۆ چوونی خەڵک لەسەر ئەم جۆرە خواردنە. شاورما یەکێکە لەو خواردنانەی کە خواستێکی زۆری لەسرە ئەگەر شاورمەکە لە جیاتی گۆشت شیرینی و چوکلێتی تێدا بێت لە جیاتی گەرما و چەوری سارد و فێنک بێت هەرچەندە شاورمەی ساردەمەنی لە ئەوروپا و ئیسرائیل و لوبنانی شەیە بەڵام ئەما یەکەم جارە دەگاتە میسر و شتێکی تازەیە خواستێکی زۆری لەسرە. فكرة كويسة جدا وحاجة جديدة يعني حاجة مش موجودة أصلا في مصر كلها تمام. ئەمە بیرۆکەیەکی تەواو تازەیە لە هیچ شوێنێکی میسر شتیوانیە لە مێنوەکەماندا زۆرترین خواستی لەسرە بە تایبەت کچان زۆر حەزیان لێیە بە زۆری کچان داوای دەکەن چونکە کت زۆر حەزیان لە چوکلێتە زۆربەی کڕیارەکان سەریان لێ تێک دەچێت وا دەزانن کە نووسراوە شاورما ئیتر گۆشتی تێدایە. بێجگە لە شاورما جۆرەها شیرینی دیکەوە کریپ و کونافە دروست دەکرێت لەوانەیە زۆربەی خەڵکی وابیر بکەنەوە کە ئەم خواردنە پڕ کالۆریە بەڵام ئەوانەی تامیان کردو دەڵێن تەواو پێچەوانی ئەوەیە کە بیرمان لێ دەکردەوە. الله أعلم ممكن يكون حد تاني
تامی بەلامەوە خۆش بوو پڕە لە میوەی جۆر بە جۆر واتە شیرینەکەی ئەوەندە زۆر نییە کە لی بێزار بیت کالۆریشی ئەوەندە زۆر نییە من پێم وانە بوو بتوانم ساندویچێک تەواو بکەم بەڵام زۆر بە ئاسانی تەواوم کرد. زۆربەی خەڵکی تەنها بۆەوەی تاقی بکەنەوە ڕوو لەم شوێنە دەکەن بە زۆریش پێش خواردنی کۆمەڵێک پرسیار دەکەن. الناس لما بتشوفه بتفتكر ان هو حاجه سخنه انا هاكل خەڵکی پرسیار دەکەن و وا دەزان بە هەمان شێوەی دروستکردنی شاورمەی ئاسایی گەرمە بەڵام تەواو پێچەوانەیە لە جیاتی ئاگر و گەرمی ئێمە ساکرەوەمان بۆ داناوە و چکلێتەکە تەواو سارد و تون دەکاتەوە سێ جۆر چکلێتە سپی و قاوەی و شیری میوە و شیرینی دیکەش تێکەڵ دەکرێت. والسيخ نفسه بيلف بيها تمام. بیرۆکەیەکی باشە بۆ بزنس سەرەتا تەنها لە شارێک دەستی پێکردووە و پلانی هەیە بیرۆکەکەی بگەێنێتە تەواوی شار و شارۆچکەکانی میسر. نەریمان هەورامی کوردستان 24. بەردەوامی لەگەڵتان و ئەچینە تەوەرێکی دیکەی پاشیف کە تەوەرێکی تەندروستیە ئەویش باس لە نەخۆشیە دەرونیەکانەکەین یان ڕەمەزان و هەروەها ڕاگررتنی هاوسەنگی دەرونی. زۆر کەس بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا حاڵەتێکی دەرونی بۆ دروستە بێت کە هەندێجار هەڵچوونە تووڕەبوونە یان ئەو کەسانێک کە خۆیان دەرونیان نائارامە چۆن بتوانن لەم مانگە ئەو هاوسەنگیە ڕابگرن یان پێویستە لەسەر یان چی بکەم بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر فەیسەڵ مستەفا پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و مامۆستای زانکۆ ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێربی. ئەو کاتت باش ساراخان زۆر سپاس. بەر لەوەی بچینە سەر ڕەمەزان و باسکردن لە نەخۆشیە دەرونیەکان پێناسەیەکی کورد بۆ نەخۆشیە دەرونیەکان چییە یان نەخۆشی دەرونی چییە؟ بەڵێ لە ڕاستیدا نەخۆشی دەرونی کۆمەڵێک نیشانە لە خۆی هەڵدەگرێتن کە وەکو نیشانەی تووڕەبوون و هەڵچوون و هەروەها بێزاری و لەوان نیشانی خۆکشتنی تێدا بێت و هەروەها چەند نیشانەیەکی تر وەکو نیشانەی وەهم و هەلوەسە و هەروەها بێزاری و چەند نیشانێکی تر جا ئەمەش ئەم کۆمەڵە نیشانانە هەرێکە بە جوێری تایبەتمەندێکی خۆی هەیە لە جۆرەکانی نەخۆشیدا. باشە لە مانگی ڕەمەزاندا ئەو نەخۆشیانەیان ئەو حاڵەتە دەرونیانەی کە پەیوەندی بە ڕەمەزانەوە هەیە چییە؟ یان هیچ نمونەیەکی لەو شێوەیە هەیە؟ بەڵێ ئەن لە ڕەمەزاندا بەڵێ زیاتر ئەتوانین بڵین بە نیشانە دەست پێ دەکات وەکو نیشانەی هەڵچوون بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە بەرچاو دەبینین دڵە ڕاوکێ و خەمۆکیە بەڵێ ینی بەڵام چۆن ینی بەخۆی بە هەڵچوون دەست پێ ئەکاتن ئەویش چۆنە لەبەرەوەی کاتی با بڵێن ئێوارەکان لەو کاتە زیاتر دەست پێ ئەکاتن لەبەرەوەی گۆڕانکاری بەسەر فەسلە جێی مرۆڤدا دێتن یعنی ئەتوانین بڵین بە نیشانە دەست پێ ئەکاتن دوایگەر ئەو نیشانە بەردەوام بی لەوانێت بێتە خەمۆکیان کەسەوە حاڵەتی هەبوو نەخۆشی دەرونی هەیە یان گرفتی دەرونی هەیە چونکە هەڵچوون یا تۆڕەبوون بڵێ ینی چونکە تۆڕەبوون با بڵین هەڵچوونێکی ئاسایی مرۆڤە بەڵام بەمەرجێک لە سنووری خۆی دەرنەچێتن ئەوە شتێکی زۆر ئاسایە لای مرۆڤدانی بەڵام ئەگەر بێت و بەردەوام بوو ڕۆژانە ئەوە دەچێتە چوارچێوەی نەخۆشی دەرونی. حاڵەتە ئاساییەکە چۆنە؟ حاڵەتە ئاساییەکە چۆن ینی ئەو کەسە بۆ نمونە کەسێکی ئاسایە لە کاتێک کە پێویست بە تووڕەبوون کە ئەو جە هەڵدەچێت بۆن مەقسێکی پێدەڵێن بۆن مە کەسێک ئەزیەتی ئەدات وەڵامی دەداتەوە لە سنووری خۆی دەرناچێتن بەو شێوەیانی ینی بەڵام کەسی تر کە نەخۆشە لە هەموو حاڵاتەکان بۆ هەیە هەڵبچێت و بەردەوامش بێ لە هەڵچوونەکەیان ئەو جۆرە هەڵچوونی یەکەم ئاساییە ئەو جۆری یەکەم هەڵچوونەکەی ئاسایی بەمەرجێک لە سنووری خۆی دەرنەچێتن یانی بەڵێ باشە بینە سەر ئەو کەسانەی کە خۆیان حاڵەتێکی دەرونیان هەیە تووڕەبوونە هەڵچوونە لەم مانگە چۆن بتوانن کۆنتترۆلی ئەو هەستەی خۆیان بکەن یان کۆنتترۆلی تووڕەبوون و هەڵچوونەکانی خۆیان بەڵێ بسیارەکە جوانە ئێمە لە ڕاستیدا دوو کۆمەڵە نەخۆشیمان هەیە نەخۆشی دەرونی کۆمەڵێکیان پێی دەڵێن نەخۆشی دەمارەی دەرونیەکان کە بریتین لەو نەخۆشانەی کە وەڵامدانەوەیان بۆ دەرمان و شیکاری دەرونی زۆر ئاسانە واتە بە ڕادەیەکی باش سوود وەرەگرن لە دەرمان و شیکاری دەرونی و
پاڵپشتی دەرونی وەکو نەخۆشی دڵەڕاوکێ و تێکچوونی دڵەڕاوکێ نەخۆشی خەمۆکی و نەخۆشی وەسواسی و نەخۆشی پەشەی پارزەبری دەرونی ئەم جۆرە نەخۆشیانە جا ئەم جۆرە ئەم کۆمەڵەیە تا ڕادەیەکی زۆر سوود لە ڕۆژ و گرتن وەرئەگرن چکە هێمن و ئارامەیەکیان پێدەبەخشیت ئەم هێمن و ئارامیە وای لێ دەکا کە نەخۆشەکە ئارامتر بێت و باری توندی نەخۆشەکەی کەمتر بێت و هەروەها ئێمە چکەیەک لە هۆکارانێک کە تووشی ئەو نەخۆشیانە ئەبن تێکچوونی چەند مادەیەکی کیمیایە کە لە مێشک دەرئەدرێ بۆ ناوخۆێن جازۆ جا ئەو مادە کیمیانە گۆڕانکاریان بەسەری بۆ نەکەم و زیاد دەبێت بەڵام لە ڕەمەزاندا ڕۆژ و گرتنەکەوا لێکە هاوسەنجی دەکاتەوە هاوسەنگ دەکاتەوە بۆ نابێ ئێستا ئەگەر ئێمە تێبینی بکەین لە ڕەمەزاندا تاکەکان کەسەکان کەمتر هەڵدەچن ینی ئەگەر بەراورد لە نەخۆشی دەرونی یان ئەگەر ئێمە تێبینی بکەین دەبین تاوان کەمتر ئەنجام ئەدرێت مەسەن شارکردن پەیوەندی بە میکانیزم و کارکردنی لەشەوە هەیە یان پەیوەندی بەوەیە کە مرۆڤەکە بێوزن ینی لە ڕەمەزان شێوە ئاماژەت بە جۆرێک هۆرمۆن کرد کە دەرەدرێت بەڵێ ئەمە جەستەیە لە بەهۆی ئەوەی کە گۆڕانکاری لە جەستەی کەسەکە ڕۆ ئەداتن بۆ ناومادە کیمیایانە بۆ نەبا بڵین مادەی سیرۆتۆنینمان هەیە کاتێک کە کەم بوو کەسەکە بۆ هەیە هەڵبچێت بۆ هێ تووشی دڵەڕاوکێ بێت بۆ هێ تووشی خەمۆکێ بێت یان چەند نەخۆشیێکی تر جاکە ئەمە کەم بوو زۆر جار ئەم کەسە کۆنتترۆلی خۆی لەدەست ئەداتن بۆیت لەوانێک کارێک ئەنجامدا لەوانەیە تاوانێک بکە لەوانەیە کەسێک بکوژی کۆنتترۆلی خۆی لەدەست ئەداتن مەبەستی پرسیارەکەمەوە بوو بۆچی لە ڕەمەزان تاوان کەمترە کەمتر ئەبێ بەڵێ چونکە لە ڕەمەزان زۆربەی کەسەکان بە ڕۆژوو ئەبن یعنی هەتاکو دەبینی زۆر کەسەیە لایەنی دینی باش نییە بەڵام لە ڕەمەزان دەگری خۆشە هەستەکانی مرتاح دەبی ئاسوودە دەبیتن ینی جا زۆری بە ڕۆژوگرتنی تاکان وا دەکات تاوانەکان کەمتر بیتن لەبەر ئەوەی ئەم مادە کیمیانە هاوسەنگ دەبی لە جەستەی هاوسەنگ دەبیتەوە خاڵێکی تر ئێمە مادەی ژاراوی لە جەستەمان دەرئەکرێت ینی چکە ئێمە ڕێستێک ینی دەدەینە جەستەمان دەدەینە هەموو ئەندامەکانی لەشمان چکە هەموو ئەندامەکانی لەشمان پێویستیان بە ینی بە ئیسراحەت هەیە پێویستیان بە حەوانەوە هەیەیاندی بۆنمە گەدە کە ساڵێ ینی 11 مانگ ماندیە بەردەوام خواردنی بۆ ئەچێت ینی بەڵام مانگێک ڕێست دەدەین ئیسراحەت دەکەوان ئەندامانی جەستە ئەووا دەکات مادە ئەنزیمەکان و هۆرمۆنەکان ئەو مادە کیمیانێک کە باسم کرد هاوسەنگ بکاتەوە بۆیە کەسەکان سروشتی تر دەبن باشە بینە سەر ئەو کەسانەی کە حاڵەتێکی دەرونیان هەیە و برسێتیش حاڵەتە دەرونیەکان زیاترەکە بە تایبەت تووڕەبوون و هەڵچوون ئەوان ئەگەر بە ڕۆژوژ نەبن ئایا ئەمە چارەسەری دیکەیان پێویستە یان پێویستە چی بکەن بەڵێ یعنی بەخۆی ئێمە کەسانێک هەیە ینی هەڵدەچن لە کاتی ڕەمەزانیشدا با بڵێن و لە حاڵەتی تریشدایانی جا ئەمانە خۆی ئەگەر لە هەردوو حاڵەتدا هەر هەڵچوونەکەیان بەردەوام بی بێگومان پێویستیان بە چارەسەر هەیەانی چارەسەرەکان چییە؟ چارەسەری پزیشکی دەرمانە یان بەڵێسی با بڵێن ڕێنماییە چییە؟ بەڵێ ئەگەر دەگەڕێتەوە سەر توندی باری نەخۆشیە دەروونیەکەی ئەگەر جۆری توندیەکەی زۆر نەبوو زۆری توندەکەی سادە بوو یاخود مام ناوەندی بوو دەشێ بە ڕێنمایی تەندروستی دەرونی یاخود پاڵپشتی دەرونی یاخود شیکاری دەرونی یاخود شیکردنەوەی ئەو کێشانێک کە هەیەی بۆن لەوانێ کێشەیەکی هەبێ ئێمە ڕێزبەندی کێشەکانی بۆ دەکەین لە هەر هەنگاوێکدا چارەسەرێکی بۆ دانێن چارەسەری واتە پاڵپشتی دەرونیان شکاری دەرونی هەتا دەگەینە ئەنجام بەو شێوێ ئەتوانین نەخۆشەکە چارەسەر بکەین بەڵام هەندێک حاڵەتمان هەیە یاخود هەندێک نەخۆشیمان هەیە کە دەگاتە قۆناغێک زۆر تون دەبێتن لەو کاتە پێویستی بە دەرمانیش ئەبێتن دەبێت دەرمانی بدەین یەکەم جار هەتاکو باری تەندروستەکەی باشتر ئەبێت چکە لەم زۆر لەو حاڵەتانەدا کە حاڵەتەکەی زۆر توندا ئەگەر ئێمە چەند هەرچی بۆی بکەین قسەکانمان وەرناگری ڕێنمایەکانمان وەرناگری شیکارە دەرونیەکانمان وەرناگریت واتە شتەکانمان ڕێنمایەکانمان پشتگوێ دەخات بەڵام کە دەرمانمان پێدا تا ڕادەیەک سوودی وەرگل لە دەرمانەکە ئەو کات ئەتوانین
هەردوو لایەن بەکاربێن هەم دەرمان بەردەوام بێت لەسەر هەم شیکاری و پاڵپشتی دەرونی و ڕێنمایشی بۆ بکەین. باشە دکتۆر ئەگەر تۆ بە نمونە پێمان بڵێ ڕێژەی ئەو نەخۆشیە دەرونیانی کە زۆرە لە کوردستان ئێستا چییە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئەوەی ڕاستی بێ ئاماژێکی تەوامان لە بەردەستدانە بەڵاو ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبێت ینی ڕوو لە زیاد بوونە ینی هەست دەکەین ینی هەندێک حاڵەت هەیە وەکو چی؟ بۆ نمونە ئێستا حاڵەتی خەمۆکی زۆر بووە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردبێت حاڵەتی خەمۆکی زۆر بووە حاڵەتی پەشێوی پارزەبری دەرونیش و هەروەها دڵەڕاوکێش ئەوانە هەستە هۆکارەکان نازانن چیان دەستنیشان نەکراوە بەخوای دەستنیشان لەبەر ئەوەی هیچ توێژی نەوێکی وامان لەبەر دەستنێک کە بەتەواو بزانین هۆکارەکەی چیە بەڵام یەک لە هۆکارانەی بەهۆی ئەوەی کە ئاوارەکان با بڵێن جگەلەوەی کە دێنە ئێرە هەم خۆشیان توش دەبن هەم لەوانەیە پاڵەپەستۆیەکیش بخاتە سەر ڕێژەی دانیشتوان لەوانەیەک لە هۆکارەکان ئەوە بێتن یاخود با بڵێن قەیرانی دارایی کاریگەری هەیە بە هەمان شێوە و باری ئابووریش بە هەمان شێوە دیسان کاریگەری دەبێتن جیاوازی هەیە لە نێوان ژن و پیاویان ڕێگەزی نێرومێ بەڵێ بە جۆرەی نەخۆشیەکە دەگۆڕێت بۆ نمونە خەمۆکی زیاتر لە ئافرەتدا ڕواداتن زیاتر لە ئافرەت ڕواداتن و هەندێک نەخۆشیە با بڵێن زیاتر لە پیاواندا ڕوادات باشە بینە سەر جۆری ئەو نەخۆشیانەی کە ئێستا لە کوردستان هەیە چەندە پەیوەندی بە لایەنە کۆمەڵایەتیەکەوە هەیە کە خەڵک ببێتە هۆکارێک بۆی تووشی ئەو نەخۆشیانە ببێت بەڵێ خۆی لایەنی کۆمەڵاتی دەورێکی سەرەکی دەبینێت توشبوون بە نەخۆشی دەرونیانی ئەمە ئەو لایەنە کۆمەڵاتی مەبەست لایەنی ئابووریش دەگرێتەوە بەڵێ ئەو خۆی لایەنی ئابووری ئەوەی ڕاستی بە نزیکەی ١٧ هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی دەرونیانی بەتایبەتی ئەو قەیرانێکە لەو چەند ساڵی دوای ڕوویدا ئەمە هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە کەسانێکی زۆر تووشی نەخۆشی دەرونی بوو بینە سەر نیشانەکانی کەسێک چۆن هەست بکە کە باری دەرونی ئاسایی نییە یان گرفتێکی دەرونی کەسی ئاسایی لە کەسی نەخۆش چۆن جیاکرێتەوە جیاکێ بەڵێ ئێمە بەوە جیاکەینەوە بێگومان هەرێکە بە گوێرەی زۆری نەخۆشەکە جیە بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتی باس بکەین چۆن بزانین کەسێک ناڕەحەتە یاخۆت کێشەی دەرونی هەیە هەر کەسێک هەر تاکێک کە هەستی کرد یعنی لە ماوەیەکی زۆردا لە 24 کاتژمێردا لە ماوەی چەند سەعاتێک ناڕەحەتە بە هیچ شتێک دڵی خۆش نابێت نەبە هەبوون نەبە نەبوون یاخود زوو هەڵ ئەچێت یان زوو تووڕە ئەبێت یاخود لەگەڵ دەوروبەردا ناگونجێت یاخود ناتوانێت خۆی لەگەڵ دەوروبەردا بگونجێنیت یاخود خەوی تاڕادەیەک باش نییە یان خواردنی باش نیە وەکو پێویست یاخود دائیمەن بیرۆکەی ناخۆشی بۆ دێتن ینی دائیمەن هەر زۆربەی کاتەکان شتە ناخۆشەکانی بەبیر دێتەوە لە جیاتی شتە خۆشەکان یان زۆربەی کات ڕەشبینن یان کاتێک کە باسی شتێک دەکات شتە نێگەتیفەکان لە پێش شتە پۆزەتیفەکاندا ئەنێتن ینی زۆر شک دەکاتن شک لە خۆی دەکات شک لە دەوروبەر دەکاتن یعنی بۆ نمونە ئەگەر نمونەیەک بینینەوە لەوانەیە کەسێکی نزیک خۆی بەلایدا تێپەڕی ئاگای لێ نەبیت چکە زۆرجار ئێمە هەم بەسەرمان هاتێ بەلای برادێک باشە ئەبێ هەموو ئەو نیشانانەی تیابێ کەسەکە ئەو کاتە هەستەکات نەخۆشێکی دەرونیان هەموویەوە بە جۆرێک کەسێک لۆ کەسێکی تر دەگۆڕێت لەوانەیە کە حاڵەت هەیە تەنها یەک نیشانی تێدا هەیە دووە هەیە سەیە بە جۆری باری هەمومان یەک نیشانەمان تێ ئەخە دەبێ بەردەوام بێتن دەبێ بەردەوام بێت بۆ نمونە مەسەڵەن شخصەیە بەردەوام ینی بیرۆکەی نێگەتیڤی بۆ دێت ینی بۆ نمونە مەسەن دائیمەن گلەی دەکا زۆر شک دەکا مەسەن دەرێ فلان کەس ئەو هایە فلان کەس ئەو هایە زۆر باز دەکاتن یا بۆ کەسێک بۆ نمونە
وەکو نمونەکەم باس نەکرد دەرێ فلان شەخص بە تەنیشتمدا تێپەڕی بەڵام سەلامی نەکرد لۆ ئەوە دەبێت ئەتۆ لایانی پۆزەتیڤ دابنی لایانی ئیجابی بۆ لەوانەیە ئەو کەسە بڕێ چونکە لەوانەیە فکری لەلایەکی تر بێت لەوانەیە مێشکی مەشغوڵ بێت لەوانەیە کێشەیەکی هەبێ هەم بۆ تەندروستی خۆمان باشە و هەم بۆ لایانی بەرامبەر بەڵێ باشە ڕێگە چارەسەریەکان چیە هەندێک جار ئەڵێن کەسانێک هەیە لەبەر خۆیانەوە قساکەن ئەمە حاڵەتێکی ئاساییە یان هۆکارێکە بۆی کەسەکە لە ڕۆدەرونیەکە و ئارام ببێتەوە بەڵێ ئەوانەی کە لەگەڵ خۆیان قسە ئەەکەن دەتوانێت بە حاڵەتێکی ئاسایی دابنین ئەگەر بێت و بەردەوام نەبێت و ئەتوان دەچێتە ئەگەر بێت و بەردەوامیش بێ دیسان دەچێتە چوارچێوەی نەخۆشی دەرونیەوە بۆ منە ئەگەر کاتی بێت لەوانەیە زۆر جار زۆر کەسەیە کە بینی کێشەیەکی هەیە بۆ ئەوی کێشەکە بۆ خۆی هەل بکاتن شی بکاتەوە لەگەڵ خۆی قسە دەکاتن یان لەگە خۆی قسەی دەکات کە دەڕێ من ئەوها دەکەم ئەوها دەکەم یاخود تا ڕادەیەک هەڵ دەچێتن لەوانەیە ئەو قسەکردنە لەگە خۆی بە شێوەیەکی هەڵچوونی بێت لەوانەشە بە شێوەیەکی ئارامی بێت جا ئەمە ئەگەر هاتوو کاتی بوو ئەوە بە شتێکی ئاسایی ئەندرێتن بەڵام ئەگەر بێت و بەردەوام بوو ئەو کەسە بەردەوام قسەی لەگەڵ خۆی کرد ئەوە دەچێتە چوارچێوەی نەخۆشیەوە بۆ نمونە ئەگەر زیاتر دەچێتە چوارچێ ئەو نەخۆشیانێک کە کۆمەڵی دووەمن کە پێی دەڵێن نەخۆشە هزریەکان کە ئەمانە چارەسەریان تاڕادەیە گرانە پێویستە بۆ ماوەیەکی زۆر چارەسەری وەربگرن وەکو نەخۆشی شیزۆفرینیا و سایکۆس و نەخۆشی دوو جەمسەری و نەخۆشیەکانی تری دەرونی دکتۆر لەگەڵ بەردەوامە بین ئەچینە سلێمانی بەڕێوەبەری لیژنە تەندروستیەکانی سلێمانی بە دوواداچوونیان کردووە یان بەگشتی ئەو لیژنانە کاریان کردو بۆ دەست بە سەرداگرتنی خۆراکی ماوە بەسەرچوو چکە ڕەمەزانان شتێکی لە کۆمەڵگەی ئێمە و خواردنانەی کە ساغ نابێتەوە یان بەسەر چووە هەوڵە درێت ساغ بکرێتەوە بەڵام خۆشبەختانە لەلایەن لیژنەکانی قایمقامیەت لیژنە تەندروستیەکان بەگشتی کارەکرێت بۆی سەرجەمی ئەو خۆراکە بەسەرچوانە کۆنتترۆل بکرێت بۆ ئەمە بەستەش لە سلێمانی هاوکارمان کاروان ڕەحمان زانیاری زیاتر دەخاتە ڕوو کاروان سلااوت لێبێ و فەرم بەڵێ سلااو لێوە سلااو لە بینەرانی کوردستان 24 دیارە ئێمە لە سەرەتای مانگی ڕەمەزان هەر لە ناو بازاری شاری سلێمانی و لە نزیکی مزگەوتی گەورەی شاری سلێمانی لەگەڵ لیژنەکانی قایمقامەتی سلێمانی و کار و چالاکیەکانیان و پلانی ئەوان لە مانگی ڕەمەزان قسەمان کرد ئەوانش ئاماری خۆیان خستە ڕوو و هۆشیاری خۆیان ڕاگەیان دیارە ئەم شەژەمێ بە دیاریکراوی کار بکەین لەسەر لیژنەکانی تەندروستی بە بڵین لیژنە گشتیەکانی ناو بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی کە ئەوانش کاریان لێپرسینەوەی لە هەموو شوێنانەی کامۆڵەتیان هەیە لە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی ئەمانەوە بپرسین سەردانەکانیان چەند بووە کاوان وەخۆیان لەڵێن 312 سەردانیان هەبووە بە 4 شوێن داخراوە کە من وردەکاریەکەی لە لەشکر حەمید بەڕێوەبەری لیژنەکانی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی ئەپرسم کاک لەشکر سڵاو لێبێ پارشێوت باش بەم کاتەی شەو نزیکی پارشێ ئێمە بەیەکەوە قساکەین کاری لیژنەکانی ئەوە بەتایبەتی لە مانگی ڕەمەزان لە چیا سڕ بۆتەوە تەرکیزتان لەسەر چییە وەک خۆت ئامارەکەوت 312 سەردانتان کردووە وردەکاری زیاتر چییە بۆ بینەران بخەیتە ڕژ دەستان خۆش بێ زۆر سپاس وەکو ئاماژت بە لیژنەکانی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە لە ماوەی 11 ڕۆژی ڕابردووە زیاتر لە 312 شوێن بەسەر کراوەتەوە شوێنانش ئەو شوێنانە کە خواردنەباوەکانیان تیا ئەفرۆشێ لە مانگی ڕەمەزانە وەکو شیرەمەنی و شوێنی ئامادەکردنی ناوساجی و دۆ و شەربەت و ئەمانە لە سەرجەم و پشتینانەی کە کردووان بە شوێنە گشتەکان 4 شوێن داخراوە دانێکان شیرەمەنیە دانێکان شیرینیە یەکێکان ساردەمەنی و دانێکی ترشیان خواردنگەیە کە بۆی پابەندەبوونیان بە مەرج و ڕێما تەندروستیەکان بەڵام ئێمە کار لەسەر ئەو شوێنانەکەین کە زیاتر لە ڕەمەزان بەوەی ڕەمەزانەوە کاریگەری زیاتریان لەسەر و خەرباڵقی زۆرتریان لەسرە پشتینی بۆ خوالیتی و خواردنانەکەین هەروە ڕێنمایشین بە هۆڵاتیان ئەو خواردنانەی کە ئەیخۆن تا چەند تەندروستیان چەند تەندروستنیە و خواردنانەی کە لەژێر کۆنتترۆلی خۆمانان چاودێرێکن ئەوانش کە لەژێر کۆنتترۆلی ئەمانەیە ئێمە ڕێنماین بە هاوڵاتیان کە خۆیان بەدوور بگرن لە بەکارهێنانی زۆر باشە کاک لەشکر تەنها ئەو شوێنەی ئەو 4 شوێنەی کە ئێوە داتان خستون تەنها داخستن بۆ یان نەخێت بۆ نمونە زۆجار لافیتە هەڵەواسرا کە ئەم شوێنە لەبەر ئەمە داخرا یان غرامەی مالی مادی کراون ئەوانە هەن
بەدڵنیاییەوە وەکو لافتە لافتەی پێوەکراوە بەڵام سیستەمی ئیجراعاتی ئێمە ئەو شوێنەی کە داخستنی بۆ کرد اقرامی لەگەڵ ناکەین اقرامی بۆ ناکەن ئەگە اقرامی بۆ بکەین داخستنی بۆ ناکەین چەند ڕۆژ داخن لە 3 ڕۆژ کەمتر نییە بەپێی جۆری ئیجراعاتەکەیتی شوێنمان هەیە بۆ مانگی داخرێت شوێنمان هەیە بۆ 3 ڕۆژ بۆ هەفتەیەک بەپێی جۆری سەرپێچەکەیتی لە پشتی ئەمە بۆ نام چێشخانەیە هەیە باشنیە کاگلش کرد و مێز و عەرەبانەکانیش هەن بە درێژایی بەردەمی مزگەوتی گەورە و لە منتیقەی سینەماکان هەن لێپرسینەوەتان ئایا تەنها بۆ شوێنانەی کە مۆڵەتیان هەیە مۆڵەتی تەندروستی بۆ منە چێشخانەکە ئەبێ مۆڵەتی هەبێ مێز و عەرەبانەکانی دەرەوە خەڵک چۆن دڵنیابن لە کوالیتی بەرهەمەکە لە شیاوی بۆ خواردن قسەیەوە چێرەوەبارەوە ئێمە وەکو بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی هەر شوێنێک مۆڵەتی تەندروستیە بێ ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین لە کاتی پابەندبوون بە مەرج و ڕێنمای تەندروستیەکان بەڵام ئەو شوێنانی کە مۆڵەتی تەندروستیان نییە ئێمە توانین تەنها بۆ سەردانیان بکەین خواردنەکانیان تەلەف بکەین وەکو ئیجراعات لەبەرەوەیش دوکانێک نییە مۆڵەتی تەندروستی بە شوێنی داخستنیە بەیان لافتەی لەگەڵا بێدیان مۆڵەتی لای ئێمە هەبێ ئێمە تەنها خواردنەکانیان تەلەف بکەین و دەستگێڕانە بەڵام ئێمە ڕێنمایین بە هاوڵاتیان وەکو لایانی تەندروستی وەکو پسپۆرێکی خۆراک کە تا ئەتوان خۆیان بە دوور بگرن لە خواردنی سەر دەستگێڕەکان لەبەرەوەی هیچ مەرجێکی تەندروستیان تیان نییە بە شێوازێکی ناتەندروست ئامادەکردن وەکو خۆتان ئەیبینین لەسەر دەستگێڕێکە نە ئاویتیایە نە ئەو کەسانەی کە لەوێن مەرجی تەندروستیان تیان نە شوێنەکە مەرجی تەندروستیایە بۆ ئێمە لە ڕووی ڕێنمایی و ڕێنمای هاوڵاتیانەکەی خۆیان بە دوور بگرن لە خواردنانە بەڵام ئەگەر ئێمە سەردانی دەستگێڕ بکەین خواردنەکەی تەندروست نەبێ خواردنەکەی تەلەفەکەین بەڵام وەکو ئیجراعاتی تر لەگەڵیان ناکەین بەڵێ زۆر باشە پلانی ئایندەتان چیە بێ 20 ڕۆژ کەمتر ماوە لە مانگی ڕەمەزان پلانتان چیە بۆ ڕۆژانی ئایندا پلانمان لە 20 ڕۆژی داهاتووی ڕەمەزانە بەردەوام لیژنەمانەیە لە ناو بازار و شوێنە گشتەکانە بە 3 کاتی جیاواز بەیانیان و ئاسران و شەوان چاودێری سەرجەمە شوێنانەکەین کە بڕێکی زۆر خواردنی تیافرۆشیە لە بەرەو جەژنی ژەڕۆین بۆ شیرینی و شیرەمەنی و ساردەمەنی و ئەو شوێنانی کە شەربەتی تیافرۆشێت زۆر زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ لەشکر حەمید بەڕێوەبەری لیژنەکانی سەر بە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی سلێمانی من حەز بەکرانی ئەگەر چەند هاوڵاتیکیش لێرە بوونە تا کاری ئەوانیان لیژنەکانی ئەوان بۆ نمونونەکە ئەمانەگەڕێن چاودێری دۆخی بازارەکان بزین تا چەنە ئەوانش لەو کارە نەڕازین زانە ئەگەر لەگەڵم بی زۆر بە کورتی باشە تەنها یەک پرسیارە مەڵام بەرەوکاری لیژنەکان کە ئەگەڕێن سەدانی شوێنەکانەکەن لێیان ڕازین تا چەند هەوڵێ شتەکان ژێ کۆنتترۆڵان دەستخۆشیان لەکەین زۆر ئیشی باشیان کردو زۆر چاودێریەکەن و زۆر ئیشی باشە ڕاستین جەنابتان زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابێت هەڵبەتا ئەو دەستخۆشی هەیە بۆ کاری لیژنەکان کە ئەبینێ و خۆی ئەڵێ کە شوێنەکان بەسەرەکرێنەوە و چاودێری هەیە و تا ڕادەیەکیش بەهۆی چاودێری و سزاکان و ئەو ڕێنمایانەی کە ئەدرێت بە فرۆشیاران و دوکاندارەکان بوو بێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی سەرپێچی من جەگەڕێم و بەلایەوە سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو دکتۆر فەیسەڵ جارێکی ترە گەڕێمەوە لای بەڕێستان پرسیاریەوە بکەم بە تایبەت ئێمە بابەتەکەی کاروانیشە لەسەر خواردن بوو خواردن لە مانگی ڕەمەزان چ کاریگەریەکی لەسەر هەڵچوون و تووڕەبوون هەیە سەرەتا باسی پارشیۆ بکەین ئێستا کاتی خواردنە دواتری ژینە سەر بەربانکردنەوە چ خواردنێک بخورێت باشە کاریگەری لەسەر لایەنی دەرونی مرۆڤ هەیە بەڵێ دەستخۆش بەڵێ کاریگەری هەیە چۆنێتی خواردن یعنی کامە خواردن پێش کامە خواردن بخۆین ئەگەر بێت و باسی پاشیۆ بکەین پێویستە خواردنەکان قڕس نەبن گران نەبن یعنی هەتا پێمان بکرێن شی و کەمتر بخۆین زیاتر چا بخۆین شیر بخۆین ئەوجا لەگەڵ ماست بێت لەگەڵ پەنیر بێت لەگەڵ گوێز بێت ئەم شتانە زیاتر بخۆین بەکاری بێنین و دیسان پێویستە ئێمە یەکەم جار ئەگەر بکرێتن میوە بخۆین باشە هەندێک میوە بخۆین لۆ ئەوەی بۆ ئەوی کە جەستەمان سوودی لێوەربگریتن پاشەکە میوەمان خوارد ئەوجا شتێکی شیرنیش بخۆین چونکە لەبەر ئەوەی لە ئێواران شەکرەکەدا ئەبەزێتن شەکری خوێنمان بەوەی پێستمان بە شیرنەمانی شەیانی پاشان کە ئەومان کرد ئەوجا بتوان ئەوجا دەبێ خواردنەکە دەست پێ بکەین بەڵام ببوورە پێش ئەوەی کە بدا ئەوەی کە میوەمان خوارد شتێکی شیرنیشمان ئەجا شۆربایەکیش بخۆین ینی بۆ ئەوەی کە هەمیشە جەستەمان ئارام بێتن ینی بۆ ئارامکردنەوەی جەستە دیسان لە ئێواراندا ئێمە زۆرجار جەستەمان ناڕەحەت دەبێت بۆی ئەوەی کە هەندێک لە ماسوولەکان تووشی گرژبوون دەبن بۆهۆی ئەو گۆڕانکاریە فەسەجەی کە بەسەری دادێت پاشەوەی کە شۆربایەکەشمان خوارد ئەوجا ئەتوانین مەسەلەن چا بە شتێک بخۆین ینی بە گوێز بێت بە تەحین بێت یاخود بە ماست بێت بەو شێ بەڵام هەتا پێمان بکرێ شی و کەمتر بخۆین چکە بۆ ئێمە زۆربێک ئێمە نووسنەکەمان دەگۆڕێتن لە ڕەمەزانە یعنی
ئێمە تا پاشیوان زۆر بەمان نانوێنە بەڵام کە پاشیۆمان خوارد نانەکە دەخۆن یەکسەر دەنوین بەڵام و باشە یەکسەریش نەنوویانی یعنی و سەعاتێک پیاسەیەک بکەی هاتو چوەیەک بکەی ئەو جا بنووی لەسەر چکە بێ گەخوانی قورست خوارد دیسان کە بیانی بە خەبەر دێ هەست بە ناڕەحەتی ئەەکەی چکە مائیدەت گران دەبێ ینی ئەو گەدەیە گرانە خواردنی هەر لە ناوە چکامە کاتێک کە خواردن دەخۆین خوێن لە دەوروبەری زیاتر دێتە دەوروبەری گەدا مائیدە لەو کاتە زیاتر لە مێشک دێتە خوارێ بۆ ناوگەدا بۆ ئێمە زۆر جار ئەگە خوانێکی قورسمان خوارد هەست بە گێژبوون دەکەین یان هەست بە سەرسوڕان دەکەین یان هەست دەکەین سەرمان دێشێت جا ئەگەر خوانەکە قورس بکە بە خەبەر دەین بیانەکە دیسان زۆر هەست دەکەین بەولادا دەکەین یا هەست بە گێژی دەکەین یان هەست بە ناڕەحەتی دەکەین بۆیە پێویستە خواردنەکان بەو شێوی و سادە و ساکار بیاندی باشە بەدەر لە خواردن چ شتێکی تر هەیە لە ڕەمەزاندا لایەنی دەرونی مرۆڤ ئارام بکاتەوە توانێت خۆی بەچیەوە سەرقاڵ بکات چونکە وەکو ئاماژەت بۆ کرد کاتی خەوتنە گۆڕێ ژەمەکانی خواردن گۆڕانکاری بەسەردایە مرۆڤ هەست بە ماندووبوونێکی زیاترەکە چ شتێک وا کات کە لایەنی دەرونی ئارام ببێتەوە لایەنی دەرونی کە ئارام بێتەوە بەڵێ ئێمە هۆکاری دیکەمان هەیە با بڵێن بۆ ئارامکردنەوەی کەسی ڕۆژوەوان یەک لەوانە مەسەلەن بۆ نمونە مۆسیقایەکی هادی و لەسەر خۆ جا بۆیە مەسەستا لە ڕەمەزانانەوە باشە قورئان بخوێندرێت چکە ئەویش هۆکارێکە بۆ چارەسەری دەرونی و هەم دەنگێکی مۆسیقیشی تێداکات و گوێ لێ ڕادەگری ئەو مامۆستانەی بەتایبەتی کە دەنگیان خۆشیانی هەم لایەنە مۆسیقەکە هەم لایەنە ڕوحێکەش سوودی لێ وەراگری بۆیە ئەوە شێکێکە لە چارەسەریەکان لێکەکە لە خۆ خاوکردنەوە یاخود ئارامگرتن هۆکاری تر ئەوەیە خۆ سەرقاڵکردن ینی بە ینی کاتی دەست بەتاڵیت نەبێتن هەر فکر لە چکەگە کاتی دەست بەتاڵیمان هەبێ زیاتر بیرۆکەی ناخۆشمان بۆ دێت و زیاتر هەست بە برسێتی دەکەین فکر لە برسێتی دەکەینەوە فکر لە تێنویتی ئەەکەینەوە دەبێت خۆمان سەرقاڵ بکەین کاتی دەوامە کە دەینەوە ناوەناو ئیسراحەتێک بکەین و نابێ هەر بشنوینانی چکە ئێمە کاتەکان زۆری بەخەو دەبینە سەر یعنی ستا زۆر کەس دەبینم کە پاشی خوارد نانەکەی خواردەنوی هەتا ئێوارە هەر ناسێ و زەدە نوێژەکەی دەکات ئەمە کاریگەری لەسەر لایەنی دەرونی هەیە زۆر کاریگەری خراپێ چکە خەوی ڕۆژ تاویزی خەوی شەو ناکاتەوەیاندی تۆ ئەتوانی چەند سعاتێک بنووی لەبەر ئەوەی لە تا پاشەو نەنووسی ئەتوانی چەند کاتژمێرێک بنوویانی پاش ئەوە وە باشە سعات ئەگەر هیچ نەبێت نۆدە بە خەبەر بێیانی ئەوەندە نەنوویەوە بۆ باشە کە تۆ نووسی سعات هەش ئەو کاتە کەم نییە بۆ منە کەسێک کاتژمێر چوار سێ بخەوێت تا کاتژمێر نەودە کەم نابێ بەڵێ کەم دەبێتن بەڵام تۆوە ئەوە باشە کە هەستیەوە دوای نیوەڕۆ هەندێکی تر بخەوێت دەتوانین دو سێ سعاتی دی بخەوێت 2 سعاتی ترەوەها بەو شێوەیە خەوەکەت ئارامە بێ بۆ باشیشە یعنی خۆی ئێمە خراپیشە هەر نانوین هەتا پاشێ بۆ باشە دوای ئەوەی کە بەربانگ ماشکان پاش ئیسراحەتێکمان کرد وە باشێک 2 سعات بنوین چکە مێشکمان ماندی دەوێت دیسان جەستا خۆی ڕۆژەکەی لە ماندی بووندا ئەمە چکە هەر ینی نابێ هەر ینی ئێمە ناوی زۆربەی کاتەکان بە خواردن و خەو بەسەربەرین باشە بینە سەرەوەی کە کەسانێک ئەیانەوێت بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا جگەلەوەی کە هەرچەندە ئەمە لەوانەیە پەیوەندی بە لایەنی تەندروستی و لایەنی ئاینیشەوە هەبێت جگەلەوە چەند گرنگە کە کەسانێک هاوکاری خەڵکی دیکە بکەن یان بۆی باری دەرونی خۆیان لایەنی دەرونیان ئارام بێتەوە مەژوکو هۆکارێکی دیکە بە تایبەت ئەم مانگە کە خەڵک زیاتر خێرەکە هاوکاری کەسانی دەوروبەرەکە چەندە ئێوە و پزیشکان ئامۆژگاری نەخۆشەکەن یان ئامۆژگاری خەڵکەکەم بۆی کە کەسێکی لێبوردە بێ کەسێکی بەخشندە بێ لەگەڵ دەوروبەرەکەی خۆی بەڵێ دەستخۆش کە ئاماژەت پێکرد خاڵێکی گرنگ بوو ئێمە زۆر جار حاڵەتێکمان هەیە پێی دەڵێن پۆزاتیف ئینەرژی و نێگەتیف ئینەرژی واتە وزەی پۆزاتیف و وزەی نێگەتیڤ یاخود وزەی ئەرەی وزەی نەرەی چۆن بۆن لە کەسێک خێرێک دەکات شتێک دەداتە کەسی بەرامبەری ئەوە پۆزاتیف
ئەوە وزەی پۆزەتیفیدایە یاخود وزەی ئەرەیدایە کە ئەو وزەی پێبەخشی ینی ئەو وزە لە ڕێی تیشکەوە ینی با بڵێن کە پێی دەبەخشێ هەز بە ئارامێک دەکات هەز بە خۆشیێک دەکاتن خۆشی بە هەمان شێوەیانی هەردوو لانی کەواتە بۆ خۆی دروست کرد ئەو وزە پۆزەتیفە هەمدا بەرامبەریشانی چکە لەوانەیە پێویستی پێویت ئەو کەسەشانی لەوانەیە ئەو زیادە کۆی کە هاوسەنگێک دروست دەکەیانی چۆن ئەو لای خۆی زیاداوە وانە لەوانەیە پێویستی پێ نەبێت بەڵام دەیداتە کەسی بەرامبەر هاوسەنگێک دروست ئەکاتن فەئەمە لەو حاڵەتەدا کە هاوسەنگی لە هەر شتێک دروست بوو ئەو کەسە ئاسوودە دەبێت هەموو شتێک شتی تریشانیشت کە هاوسەنگیت پێی بەخشی شتەکە ینی دەگەڕێتەوە باری سروشتی خۆی جا ئەمە لێ ینی هەوڵ دەدەین کە ئەم کەسانە لە مانگی ڕەمەزان بەخشەر بن زیاتر ئەوەی کە هەیەیان بێت ئەوەی کە زیادە لێن ئەوەی کە لە توانایاندا هەبێتن بۆ منە نمونەیەکە گەربینینەوە لەسەر ئەوە جارێکیان لە دەستگای بە ساڵاتچوان سەیریان کرد یەک لە فەرمانبەرەکان کوڕێکی گەنج بوو زۆر گرنگی بەیەکێک لە بە ساڵاتچوان ئەدا لیان پرسیگوتیان باشلو ئەمە دەبێت و زیاتر گرنگی بەوەی ئەدەیانی گوتی وەڵی یەک شت وا لێ کردومە کە زۆر گرنگی پێ بدەم ئەویش ئەوەیە کاتی خۆی من منداڵ بووم و ئەو گەنج بووە چکولێتێکی پێدام چکولێت فەویژدانم قبول ناکاتن لەبەر ئەو چکولێتە کە ئێستا گرنگی پێ نەدەمیانی چاکێ ئەو چکولێتم هەر لە مێشکدامە ینی بزانە وای کرد کە چکولێتێک هیچ قیمەتی نێوانە کە وای کرد لە لەو کاتە وزەیەکی پۆزەتیفی پێبەخشی و لەگەڵیشی دروست وای کرد کە ئەویش دیسان ئەویش فێر دەبی لە داهاتوو ئەمەوا دەکات ئەو کەسانێکی ئێستا محتاجن و پێویستیان بە یارمەتی هەیە کە یارمەتیان وەگە لە کەسی بەرامبەر دەبێتە هۆی فێربوونێکیش لایەوە یان لای خۆ ئەویش فێر دەبێت دەڵێ منیش ئەگەر هەم بوو لە دوا ڕۆژدا منیش دەیبەخشم چکە دەزانم گرنگی وەرگرتنی ئەو بەخشەرە چەند میمە چەند ئاسوودە دەبێت چەند گرنگە ئەمە ببێتە کللتوریان ئەم کللتورە پەروەردە بکەین لە ناو خۆمان و زیاتر ببێ بەڵێ ئەمە زۆر گرنگانی زۆر کەسی ئێستا بۆ منە مناندێک برادری پزیشکی خۆمان دەناسین کە باڵێن بەدی نیشتی و لایەندی نیشتە بەڵام بەخشەرن یعنی چۆن نەخۆشێنیتی پارە ئەیادەکەی لێ وەرناگری دەستی دەرمانشی بۆ ئەکڕێتنیاندی یعنی بزانە چەند هەست بە ئاسوودەیی دەکاتن و لایانی تریشانی بە هەمان شێوە باشە دکتۆر دواپرسیار لەسەر تەوەری ئەم شەومان کە لایانی دەرونیە ئاستی چارەسەری پزیشکی لەلایەنی دەرونیەوە لە کوردستان چۆنە؟ بەڵێ ئێستا ئەوەی ڕاستی بێ ینی بە دەستخۆشیەوە لە پزیشکەکانمانیانی ئێستا گرنگێکی زۆر بە نەخۆش ئەدرێتن چکە هەرچەندە ئێمە کێشەی دەرمانمان هەیە تا ڕادەیەکیانی بەڵام لەبەر ئەوەی چارەسەری ئێمە تەنها دەرمان نییە ینی چونکە پزیشکەکان ئێستا تەکنیکی نوێ هەیە بۆ چارەسەری دەرونی بۆ پاڵپشتی دەرونی و بۆ شیکاری دەرونی ئەمە لەلایەنێ کێشەمانێ و ئێستا نەخۆشیش باشترە وەکو پێشان نییە بە عیبەی نازانی زۆر هەرچەندە کەم و کورتی هەیە لای ینی لەکەی شەرمەزاری هەرماوە لای خەڵک بەڵام زۆر باشتر بووە ینی زۆربەی چین و توێژەکان دێنە لامان باسی کێشەی خۆیان دەکەن باسی حاڵەتی خۆیان دەکەن ینی بۆ پەڕی دڵنیایی خۆشیەوە ئەمە شوا دەکات کە پزیشکان زیاتر بتوان یارمەتیان بدەنێن و دەرمانش تا ڕادەیەک هەیە بۆیە ئەوە ئێستا زیاتر دەتوان گرنگی پێ بدەن دکتۆر فەیسەڵ مستەفا پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان زۆر سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ تێی بەڕێز. دەستخۆش. بەڵێ مزگەوتێک لە بۆسنیا کە مێژوەکەی بۆ سەدەی 15 دەگەڕێتەوە ئەم مزگەوتە ساڵی 1992 ڕووخاوە بەڵام دواتر لەسەر دەستی موسڵمانان و خەڵکیەوە دروست کراوەتەوە بۆ گەیشتن بە مزگەوتش ئەو گەشتیارە و خەڵکی کە دەیەوێت بچێتە ئەوێ دەبێت ڕێگایەکی دوور و درێژ ببڕێت لە بەرەوەی مزگەوتەکە لەسەر شاخێک دروست کراوە یەکەوە زانیاری زیاتر وەرەگرن. Li serkeviya vîkendalê yek ji mizgeftên herîkevin li Bosna hatiye avakirin. Mizgefta Kuslat di sedaya pazdemîn de hate avakirin û tenê bi piyan mirov dikare bigihê de. Lê siruşta li vir hêjaya mirov geşta li ser piyan bike. Ew jî ji ber dîmenên kesk û herdû çemên yadar û dirînya ça. Tevî goziyaneka mezin di şerdegeha vê mizgeftê lê ew dubare hate avakirin. جامعه
تێبیرا من دەما خەلک بەردەوام دەهاتن ڤر مەلایەکی تایبەت لەڤر هەبوو زارۆک ژی دەهاتن فێرکردن دەما شەر ئەv مزگەفت وێران بوو لێ دووبارە هاتە ئاواکردن. نونەرێ رەڤەندا موسڵمانان لە بۆسنا بەحسە دیرۆکا مزگەفتە کوسلات دکە. دەما ئۆسمانی di سەدەیا چاردەمین دە بۆسنا داگیر کردبوون وانەڤ مزگەفت ئاوا کرد di ساڵا 1992 دە ڕووخا لێ لەسەر دەستێ گوندیان هاتە چێکردن. خەلکی نزیک vê mizgeftê dijîn dilê wan xweş bû dema carek din minare dîtin. Hestekê ewlehiyê bi wan re çêbû. Ji ber ku ew simboleke musilmanin vê derê ye. هژمارە موسڵمانان لە بۆسنا گەلەکە و دگەهە 61 لەسەر سەدی ji tevahiya rûniştvanan di sedaya pazdemîn de kete jêr kontrola Osmaniyan de lê di sedaya nozdemîn de ji bin destê wan derket. Îva Umer, Kurdistan 24. بەرگە و بابەتەکانی پاشیڤمان پێشکەشکردن بۆ هیوای جێگای سوودی ئێوە بووبێت تاوەکو بەرنامەیەکی تر و لەگەڵتانە بێ کاتێکی خۆش بە هەمووتان هاتان.